سڵاوی خۆی گەورەتان لێ بێوم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز دووباراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون ئەخوازیین کە تەواوی بڕگە بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. دەست خۆشەیدا بەیانی باش. سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشەویستان لە هەرکوێگەن جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێ و چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی خۆمان لە بەرۆکی یەکبەیەکیەوەی ئازیز و خۆشەویست دەدەین ومێ دەکەین پڕۆگرام و بەرنامەی پەیامی ڕۆژ جێی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێ و تا کۆتایی بەرنامە بە دیار شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بن. پرۆگرامەکەمان بەدەر لەو بڕگە هەمیشە یانەی ڕۆژانە لە سێ تەوەری سەرەکی پێک هاتووە. تەوەری یەکەم قسەکردنە لەسەرەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بە پێچەوانەی تێگەشتنی بەشێ لە خەڵکی ناحەز و نەیار بەو ئاینە ئاینی پێکەوە ژیان و هەمیشە کۆکەرەوەی نەتەوەکانە بە دەقی ئاەتی پیرۆز کە خوای گەورە لە سوورەتی حوجوراتدا ئاماژە بە پێکەوە ژیان و تعارفی نێوان هەموو نەتەوە میلەتە جیاوازەکانی سەر ڕووی زەویەکە کە خەڵکێک ئەمڕۆ پێی وایە ئەو هێرش و دەستدرێژیانەی وڵاتان و دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ سەر میلەتی کورد ئەمانە وەکوڵێ پشت بەستون بە ئاینی پیرۆزی ئیسلام و ئیسلام لیان بەرپرسە بەڵام حاشا ئیسلام بێبەریە لە کردەی زاڵمان و ستەمکاران. تەوەری دومی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و مناڵانی نەخۆشی ئۆتیزم چۆن پێویستە مامەڵیان لەگەڵا پرێ بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا سنتەرێک لە شاری هەڵەبجەی شەید لە پارێزگای هەڵەبجە بۆ هەمان مەبەست بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵی ئۆتیزم مناڵی نابیست و نابینا کراوەتەوە. تەوەری سێمی بەرنامەکەمان هەر قسەکردنە لەسەر ئەو ڕووداوە پڕتراژیدیانەی چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەت ئەو جەنگەی کە لە خۆر ئاوای کوردستان ڕوەدات کاریگەری جەنگ لەسەر دەرونی تاک ئێمەیەک وەکو بینەر و لە دوورەوە سیرکەری ئەم جەنگە چ کاریگەریەکی لەسەر دەرونی ئێمە لەسەر دەرونی مناڵ لەسەر دەرونی تاگەیە و چ کاریگەریەکیش لەسەر دەرونی ئەو کارکتەرە ئامادەبووانە هەیە لە نێو جەنگەکەدا ئەمانە کۆی بڕگە و بابەتەکان و تەوەری ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژە بن. بەڵازدان سەرتاش دەچینە لای پێشبینی کەشوهای ئەمڕۆی سەرجەم شار و چارەچەکانی هەرێمی کوردستان. لە بڕگەی نرخی دراوەکاندا ئاشنابن بە تەواوی ئەو گۆڕانکاری و جیاوازیانەی کە لە نرخی دراوەکاندا ڕوویداوە با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین.
دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگارنە دەکات کە لەم بەروارەدا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان بین. سیانزەی دەی ساڵی 1992 دانانی بەردی بناغەی کۆشکی سپی ئەمریکا لە شاری واشنگتۆنی پایتەختی ئەو وڵاتە لەلایەن ئەندازیاری بەتوانە جیمس هۆبن وەک شوێنی بڕیاردانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و جەنگی ئەمریکا کە زۆربەی وڵاتانی دنیا کۆشکەکانیان داکردە مینبەری گەیاندنی پەیامەکانی خۆیان وەک کۆشکی کرملێن لە رووسیا و کۆشکی ئەلیزێ لە فەڕەنسا و ئەلیزابێز لە بەریتانیا. لە ئێستاشدا کۆشکی سپی گرنگیەکی ئەوتۆی لە سەراستی جیهانی هەیە و زۆربەی وڵاتان چاوەڕێی بڕیارە گرنگ و چارەنووسسازەکانن لەو کۆشکەوە. کۆشکی سپی شوێنی تێدانیشتەجێبوون و حەوانەوەی هەموو سەرۆکێکی ئەمریکایە لە هەر خولێکی خۆیدا. سیانزەی دەی ساڵی 1950 کۆچی دوایی نووسەر و ڕۆژنامەنووس و ڕووناکبیری کورد جەمیل سایب کە پاش کۆچی دوایی پیرەمێردی شاعیر ئەرکی بەڕێوەبردن و دەرکردنی ڕۆژنامەی ژیانەوەی گرتەهەستۆ چونکە پیرەمێرد خاڵی ناوبراو بوو. هەروەها جەمیل سایب یەکێک بوو لە نایارەکانی شێخ مەحموودی حەفید زیاتر سەرسام بوو بە بیر و بیرکردنەوەی ئینگلیز و بەریتانیا. خی گەورە لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. بەم پێودانکە جیاوازی نەتەوە و قەبیلە و هۆز و عەشیرەتەکان یەکێکە لە دەسەڵاتەکانی خی گەورە و هۆکاری ئەمەش بۆ ناسین و دروستکردنی هەماهەنگی و پێکەوە ژیانە و پێودانگی بەڕێزی و لە پێشینەبوون لای خی گەورە نە کوردبوون و نە تورکبوون و نە باڵا بەرزبوون و نە سپی پێزبوون و نە ژنبوون و نە پیاوبوونە بەڵکو پێودانگی بەڕێزی و بە حورمەتی و لە پێشینەیی بریتە لە تەقوا و پارێزکاربوون کە هەموو مرۆڤێک ئەتوانێ بە پلەی تەقوا بگات لە هەر قەبیلە و هۆز و زمان و عەشیرەت و ڕەگەزێک بێ. چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی هێرشی وڵاتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان خەڵکێکی نەیار لێرە و لەوێ ڕقی شاراوەی ناخی خۆیان بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی بێبەری لە جەنگ و کوشتار و ئازار خاڵی دەکەنەوە پێیان وایە تەواوی ئەو هێرشانەی کە دکتاتۆر و ئاخاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەستچن و شاگردی زلهێزانی وەکو ئەمریکا و رووسیا و ئەوروپان ئەمانە وەکوەڵێ بانگەشەیان نوێنەرایەتی ئیسلامەکەن بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئایا ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی بە یەکدادانی نەتەوەکان و دروستکردنی شەڕ و ئاژاوە و فیتنەگەرێتیە لە نێوانیانە و بە چاوی دەمارگیری و تەعەسوبی نەتەوایەتیەوە سەیری نەتەوەکانەکە یان ئاینی پیرۆزی ئیسلام بە پێچەوانەوە کۆکەرەوە و هەمیشە دروستکەری هەوێنی ئاشتی و پێکەوەژیان لە نێوان تەواوی نەتەوەکاندا و یەکێک لەو دیاردە زۆر قێزەونانەی کە پێغەمبەری پێشەوامان بغزاندوێتی بریتی بۆ لە دەمارگیری نەتەوایەتی یا دەماگیری یا جیاوازیەکانی نێوان مرۆڤەکان. بەڕێز جەنابی مامۆستا مەلا نادرکانی کوردەی زانای ئاینی میوانی ئەم تەوەرەی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بۆ قسەکردن لەسەر کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام و بێبەریبوونی ئیسلامی پیرۆزمان لە تەواوی کردەی زاڵمان و ستەمکاران بەرامبەر بە میلەتە ژێردەستەکان. مامۆستا گیان سڵاوی خی گەورەت لێبێ و سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە دبەخشی. حەزەکەم ئەوە بپرسم ئایا ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی بە یەکدادان و پێکداکێشان و دروستکەری ئاژاوە و شەڕ و ناکۆکی نێوان میلەتەکانە یا بە پێچەوانەوە هەمیشەوە ئاین بووە کە توانیوێتی بۆ ماوەی 1291 ساڵ لە یەک چوارچێوەی جوگرافیا نزیکەی 50-60 میلەت و نەتەوەی جیاواز کۆبکاتەوە بەبێ ئەوەی بە یەکدا بدەن و شەڕ و ئاژاوە لە نێوانیانە سەر هەڵبدات. وعليكم السلام ورحمة الله. سلامي خواهي قورا لا بەڕێستانیش و لە خوشکی بەڕێز و وەلا پەیامی بەڕێزیش بێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
بەڕێزت کاک ڕیاز ئاەتەکەت خوێندەوە کە خوای گەورە وای کردووە جەل جەلالوه وجعلناکم شعوبا وقبائل شعوب ئەوە گەلەکانن قەبائیل هۆز و تایفەکانن بەڵام خوای گەورە حەسمی کردووە کە بەڕێزترین کەستان لە لای خوای گەورە خۆپارێز و تەقوادار و خواناسە دواوە خوای گەورە لەو سوورەتەی کە جەنابەت باس کرد دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكن خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون خواي گەورە نەکەر بەوە ڕازینە بەڵکو دەفەرمێ سوخریە گەمە گاڵتەکردن با هیچ کەسێ بە کەسانێکی نەکە هیچ قەومێ بە قەومێشکەی نەکە هیچ گەلێک بە گەلێشکەی نەکە جاری وا هەیە ئەو قەومەی کە دەکرێتە مەسخەرە و گاڵتەی پێ دەکرێ و سوک سیر دەکرێ و تەمەشا دەکرێ لەو قەومە باشترە کە زوڵمی لێ دەکا و بەو چاوە سەیری دەکا دواوە خوای گەورە دەفەرمێ ئافرەتیش بە هەندێک لە ئافرەتان سوخریە و گەمە و گاڵتە بەوانی تر نەکەن چکە جاری وا ئەوەی گاڵتەکەی پێ دەکرێ باشتر لەوەی کە پێی دەکرێ تەنانەت خوای گەورە دەفەرمێ ئەلقاب و ناو و ناتۆرەش لێک منێن خراپترین ناوە ئەوە وە کەسێک کە تۆ بەش نەکا وەستەمکارە بەڵێ دینی ئیسلام ڕەحمەتەن للعالەمینە و پێغەمبەرەکەشمان صلی الله وسلم ڕەحمەتەن للعالەمینە خدای رب العالمینیش ئەلحەکیمە واتە کاربەجێیە زۆر کەس شتی وا هەیە جاری وایە کەسانێک شتێک دەکەن کە وەختی نەهاتووە یان دەیکەن بەسەر چووە بەس ئیشی خوا کاری خوا وانییە هەمووی لە کاتی خۆیەتی لە جێی خۆیەتیدا بۆیە خوای گەورە الحەکیمە کە ئێمەی دروست کردووە دەزانێت چمان بۆ باشە بۆ پێویستیمان بە چییە بۆیە شعوب و نەتەوە و گەلەکان هەمویان کەس فەضلی لەسەر کەس نییە لە ئینسانەکانیشدا لا فضل لعربي على عجمي ولا لعجمي على عربي إلا بالتقوى كواتا هیچ گەورەیەک نییە ئەمە ڕەش پێستە ئەمە سپی پێستە ئەمە کوردە ئەمە عەرەبە ئەمە تورکە ئەمە ئیتر هەر نەتەوەیەک وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد بەڵام لێرەدا ئەوەی کە زۆر جاران بە ناوی ئیسلامەوە دەکرێت بەداخەوە ئێستا وەکو جەنابەت فەرمووی وەختی خۆی لە عێراق ناویان دەنا لە معسكر خالد قوات قعقاع دەیانگوت مەسەلا فلان قوەتی فلان هێز فلان عمر بن الخطاب یان مەسەلا دەیانگوت قوات یەرموک یان دەیانگوت قادسیە کۆمەڵێ لەو ناوانە بەخۆشیان حیزبی بەعث کە حیزبێکی عەلمانی بوو قسەی سەرکردەکانیان دەیانگوت نحن حەیادینە بەین الئیمان والئیلحاد واتە ئێمە نەبێ باوەڕین نە باوەڕداریشین ئیتر ئەوان دەهاتن شتەکانیشان بە ناوی ئیسلامەوە دەکرد دوو هەدەفیان هەبوو دوو ئامانجیان هەبوو یەکەم ئەوە کەوا خۆڵ بکەنە چاوی خەڵکیەوە کە ئەوان خەڵکی مسلمانن دووەم بۆ ئەوەی کە ئەو میلەتەش لە ئیسلام دوور بخەنەوە ئەگەرنا ئەوان بە خۆیان دەڵێن ئێمە یعنی بێلایەنی نە ئیماندارین و نەبێ ئیمانیشین ئەوەی کە ئێساش ڕوودەدا بەڕاستی ئەوانەی کە هاتوون وڵاتی ئێمە داگیر دەکەن خەڵکی دەکوژن ژن و منداڵ دەکوژن ئەمە خەڵکی ئێمە میلەتی ئێمە هیچ زەمبێکی نییە هیچ تاوانێکی نییە زیاتر لەوەی کە داوای مافی خۆی کردووە کە داوای مافی خۆی دەکا وەکو شعوب وەکو نەتەوەکانی کەش وەک ئەوانیش ئێتر شەوکەیان هەبێ دەوڵەتیان هەبێ هێزیان هەبێ لەسەر خاچی خۆیان لەسەر وڵاتی خۆیان لەسەر شاری خۆیان لەسەر گوند و دێهاتی خۆیان ئەوە بەڕاستی بەکارهێنانی ئیسلامە مەسەلە بۆ ئەوەی کە بۆ مەرامی خۆیان ئەگەر نا ئێستا تورکیا ناڵێ من ئەمیر المؤمنینم یان ئەوانەی کە منی شەڕیان لەگەڵ دەکەم مرتەدن لەبەر ئەوەی بەڵکو کە ئەوەی ئیسلام بەکاردێنن وەکو پێشتریش کراوە بۆ ئەوەیە کە بەڕاستی هەدەف و ئامانجی خۆیان کە قەزایەکی سیاسیە کە ممکنە داگیرکردن بێ ممکنە خەڵک کوشتن بێ ممکنە خۆ گەورەکردن بێ ئەمە هیچ پەیوەندیشی بە دینەوە نییە چکاکە قەزیە دین بێ قەزیە دین بێ میلەتی کوردیش میلەتێکی مسلمانە خاوەنی عەقیدەیە خاوەنی بیر و باوەڕە بەڵام بەداخەوە ئەوان کە ئیسلام بەکاردێنن وایان کردووە فەرموو ئەوە ئامانجیوان هاتە دی ئامانجەکانیان دێتە دی بڕۆ جەنابتان ئاگادارن لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چ بە ئیسلام و بە قورئان و بە پێغەمبەر و صلی الله عليه وسلم بە ئیسلام و بە سەحابەی بەڕێز کیرام ناکرێ بەڵام دەبێ کاک ریاضی بەڕێز ئێمە ئەوە بەبیر خۆمان بێنینەوە کە ئەوانەی کوردستانی من و تۆیان داگیر کرد و
کوردستانیان دابش کرد کە کردیانە 4 پارچە بەڵکو 5 پارتەکە بەسێکی پارچەی بەشێکی رووسیا کە هەڵ خەڵک باسی عێراق و ئێران و تورکیا و سووریا دەکا باسی ئەو بەشەش ناکە کە وش بەشێکی کوردستانە رووسیا داگیری کردووە. ئەمە سایکس بیکۆ دەزانی لە ساڵی 1916 دواوە ئێمە ئەوەی دەزانین کەوا ئەوانەی کە تەقسیمی کوردستانیان کرد نە پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، نە ئیسلام بوو، نە سەحابەی بەڕێز بوو، بەڵکو فەڕەنسا بوو، بەریتانیا بوو، کەمال ئەتاتورک بوو. ئەوانە کوردستانیان تەقسیم کرد و دابەشیان کرد. ئێستا ئەوانە هەستاون بە ناوی ئیسلامەوە کەوا دەکەن وەختی خۆشی کە زەربەیان مەسەلە سوورەی ئەنفال مەسەلە ناوەکانیان دەگۆڕین، مەسەلە گوندیان دەکردە گوندی عومەری کوڕی خەتاب. جەنابتان ئاگادارن کە حەڵەبجەی نوێیان کردە مەدینە سەدامیە حەلەبجە جەدیدە، یعنی بە ناوی دینەوە بە ناوی ئیسلامەوە، بەڵام ئیسلام ئەوان بەکاریان هێناوە بۆ ئەو ئامانج و بۆ ئەو هەدەفانە. بەڵام دەبێ ئێمە لێرە زۆر ئاگادار بین. زۆر باشە، کەواتە لە ئیسلامدا ئەو شەڕەی کە ئێستا تورکیا لەگەڵ کوردی کات لە سووریادا چۆن پێناچە دەکرێت، ئایا ئەمە هیچ پاساوێکی شەرعی هەڵدەگرێت؟ بەڵە بەخۆی ئەو شەڕە دیارە ئەوان بەخۆیان لە ڕاگەیاندنەکانیاندا دەڵێن ئێمە بۆ پاراستنی ئەمنێتی خۆمانە بۆ قەومیەتی خۆمانەوان باسی دین ناکەن، ناڵێن قەزێکی دینە. ئەگەر بە مەلایەکانیشان خوا نەخواستە بە مامۆستایەکانیان با بڵێن ئاەت بخوێنەوە سوورەت بخوێنەوە، ئەمە دوورە لەو واقعە، چکە ئەو خاکە نە خاچیوانە نە وڵاتیوانە. ئێدوا ئەوەی خەڵک کوشتن، منداڵ کوشتن، ژن کوشتن، دەربەدەرکردن کەوا بزەم هەتا ئێستا دەڵێن زیاتر لە 100,000 کەس ئایا وایەیان نا دەربەدەر بووە. ئەمە هیچ ڕەواتێکی نییە، بەڵام ئەوانە هەدەف و ئامانجی خۆیان هەیە بۆ ئەوە دەیکەن، بۆ ئەوەی لەبەرەوەی هەم وڵاتی وان نییە، هەم خاچی وان نییە، هەم بۆشیان نییە کابرا وڵاتێشکە کە لە عورفەکانی نێودەوڵەتی ئەوە کراوە کە بەڕاستی هیچ کەسێ بۆی نییە خاچی کەسێککە داگیر بکە. کوردیش مافی خۆیەتی، خاچی خۆیەتی، وڵاتی خۆیەتی، نیشتیمانی خۆیەتی. بەڵام دەبێت ئێمە مامۆستایانی ئاینیش چ لە تورکیا بێت، چ لێرە بێت، چ لە هەر شوێنشکە بێ بەکارمان نهێنن. یعنی مامۆستا زۆر ناسک نەبێ، زۆر ساویلکە نەبێ، بەڵام دەبێت ئێمە گلەیەکیش لە خۆمان بکەین. ئێمە زۆر جاران لە باتی ئەو پشتبەستنە بە زلهێزەکان، مەسەلە بۆ نمونە ئێمە بە مێژوو بخوێنینەوە کۆماری موهابات، یعنی کۆماری کوردستان لە ئێران چێتێکیدا ڕووسەکان بوون، قیوام السەڵتەنە وەزیر خارجی ئەو کاتەی ئیتیفاقی لەگەڵ رووسیا کرد. شۆڕشی گەورەی کورد کە هەو کاتەی هەموو کەسیەک بوو، بۆ نمونە بڵێن شۆڕشی ئەیلول چێتێکیدا ئەمریکا و ئەوانەی کە لەژێر دەستیوی بوون. ئەم قوواتانش کە لە کوردستانی سووریان لە ڕۆژ ئاوان دیارە وەختی خۆ زۆر پشتیان بە ئەمریکا بەست بوو. ئەمریکا ئێستا سەرۆکەکەیان دەڵێ ئێمە ئەوانە پارەمان پێبەخشیون و چەکمان پێداون. یعنی ئەلەساس خوێنی ئەوان زۆر ئاسانە، زۆر هەرزانە، یانخوا نەخواستە وەک قسەکەی وی بێ معنە دیارە بە کرێمان گرتوون، خەڵکمان پێکوشتون بە پارە و بە چەک. ئێتر معناوەیە مەسلحەتیوان، بەڵام دەبێ ئێمە هەم هێزە کوردیەکان دەرس وەربگرن لە شۆڕشەکانی ئێمە چێ لە ناوی بردووە. لە مامۆستایانی ئاینیش دەبێ بەڕاستی گوتم زۆر ناسک نەبوون. مامۆستامان هەبوو وەخت خۆی لەسەر ئینقلابی تورکیا لەگە ڕێزمان بۆ هەموو کەسێ باسێکی کردووە، هەتا ئێستاش بۆی ڕاز نابێتەوە. هەرچەند وتار بدا، هەرچەند بگریا ئەوەی هەر لە ملە، هەر قسەی پێدەن، هەر زنەی پێدەدەن. بۆی ئەمەی مامۆستایانی ئاینی دەبێ ڕوانگەی شەرع بە منزاری قورئان و سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش هاتەکان بەسەر هاتەکان ڕووداوەکان چۆنن ئەوها بەکاربێنین. مامۆستامان هەبوو لە کاتی ئیستیفدای کوردستان دەیگوت ئەمە سوپاسی ئیسرائیل دەکەم، عالەمی ئیسرائیل بەرز دەکەمەوە. بۆی دەبێت ئێمە تێبگەین، زۆر بەکار نەهێنرین، ئاگادار بین. ئێمە ئەو پرسیارەی جەنابەت لە پرسیارێکی زۆر ئاسانە، لە بچووکترین کەس لە منداڵی پرسە کە دروست نییە بۆ کەسێک کە بچێ خاچی هێچکە داگیر بکە و بیکوژێ و دەربەدەری بکە و ماڵی داگیر بکە، لەبەرەوەی ئیسلام نەهیلەوە کردووە. جا کەسانێک گە بڵێن ئێمە بەناوی ئیسلامەوە دەکەین، ئەوە وەکو گوتمان هەدەف و ئامانجێکە. بەڵام ئێمەش هەم قیادەکانی کوردمان، هەم میلەتەکانمان، هەم خەڵکەکەمان بەکار نهێنێ، هەم مامۆستایانی ئاینیش، یعنی ئەوەندە ناسک نەبن، ئەوەندە زوو تەفرە نەخۆن، لەبەر ئەوەی زۆر جاران ئێمە بڕیارەکان تەسەڕوع دەکەین لە بڕیار، یان مەسەلە لە ڕوانگەی شەرعەوە نییە، دوای بۆ خۆمان پەشێمان دەبینەوە. بۆیە بەڕاستی ئەمانە لە هیچ شوێنێکی ئیسلام خەڵک کوشتن، داگیرکردن، شاربەدەرکردن لە هیچ شوێنێکی، هیچ جومگەیەکی ئیسلام جێگای نابێتەوە.
بەڵێ مامۆستا بۆچی لەگەڵەوەدا کە تورکیا بانگەشەی سیاسی و پاراستنی سنوورەکانی خۆیەکە بەڵام لە کوردستانی خۆماندا شەمشەمە کوێرەکانی ئازادی و ئەوانەی کە لە ئاست حەقا کوێرن لەگەڵەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کیانێکی سیاسی و جوگرافی و سەربازی نییە بەڵام بەردەوام لە کاتە ئاساییەکانیشدا لە کاتی حەج و قوربانی و حیجاب پۆشی و دەنگی منارەی مزگەوتەکانە هەمیشە هەر ڕقی خۆیان دەرەبڕن بەڵام ئێستامەی تورکیایان کردوتە پاساو بۆچی شەمشەمە کوێرەکانی ئازادی ئاینی پیرۆزی ئیسلامیان کردوتە ئامانجی ڕق و هەڵڕشتنی ناخی ڕەش و بۆگەنی خۆیان بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام. بارەکەڵڵا دەستت خۆش بێ پرسیارێکی زۆر لە جێی خۆی بوو کاک ریاضی بەڕێز جەنابەت دەخوێنیەوە دەبینی دەبیستی بڕۆ ئێستا ڕاگەیاندنەکان بەداخەوە تەنانەت خەڵکمان هەیە خەڵکی کوردستانە لێرە بەڕاستی تەحمل و سەبری نەگرتووە لەسەر معانات و ناخۆشی ملەتی لە ئەوروپایە لە شوێنێکەیە لە زۆر لە ژیانێکی خۆش و ڕوفاهێت و ڕابواردن و خۆشدایە ئەو پارەی وەردەگرێت کە جەنابتان دەزان چ پارەیەکە ئەمجا تەعنە لە مەلاو لە مێزەر و لە ئیسلام یعنی بڕۆ لە فەیسبوک تەنانەت من دوێنێ ڕۆژنامەنووسێکم خوێندەوە دەڵێ هەموو مەلایەکانی کورد بەقەدەر ئافرەتێکی عەرەب لە کەناڵی ئەلعەرەبیان نەکردووە کە فرمێسکی بۆ کورد باراندووە. ئەم لێرە پێم خۆشە دووشتان باسکەم یەکەم کەس مزایدە بەسەر ماوەستانی ئاینی نەکا لەبەرەوەوان پێشەنگ بوون لە بەرگریکردن لە میلەتی خۆیان قائیدی شۆڕشەکان مەلاو لە حوزرە دەرچوون خەریزی حوزرە بوون کەسێک لە ڕۆژان ڕیبات لە ملێکی ئەوروپا لەگە ڕێزمان بۆ هەمویان نەهاتوە دیفاع لە کورد بکە هەر مامۆستایان مێژوو نووسەکانمان لە حوزرە بوون قائیدی شۆڕشەکانمان لە حوزرە بوون شاعیر و هۆنەرەکانمان ئی حوزرە بوون ئەگەر کورد بێت و ئیسلام و حوزرە و مزگەوت و مەدرسەی لێ بکەیەوە هیچ مێژوویەکی نامێنێ بۆیە ئێمە دەڵێن ئەوانە وەکو جەنابەت فەرمووی ئیسلام مستەهدەفە کردویانە بە ئامانج ئیتر هەر شتێک دەبێ مامهێمنی شاعیر قسەیەکی جوانی هەیە دەڵێ هەر بەڵایەک لە ئاسمان بێتە خوار کە گەیشتە سەرزەوی پرسیار دەکات لەکوێ ماڵی مامهێمن دەڵێ با لەوێش بۆ من نەهات بێ کە هات پرسیارەکەی لە من دەکات ئێمە شوامان لێ هاتووە هەر شتێک بێ ئیسلام وە سەحابە وایان کرد ئیسلام وای کرد ئەوە ئەنفال قورئان کردوێتی لەگەڵ ئەوەی ئاگادار نییە نە لە تاریخی ئیسلام نە لە مێژووی ئیسلام نە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نە لە ژیانی مسلمانان کە ئێستا جوولەکە و گاورەکان دەڵێن ئێمە ئەوەندە ژیانمان خۆش بووە کە لەژێر دەسەڵات و سوڵتەی ئیسلامدا بووین جا لێرەدا دەبێ وەکو جەنابەت فەرمی ئەمانە ڕقن داخلە دڵن بەرامبەر بە ئیسلام ئەگەر نا بۆ ناڵێن ترەمپ ڕئیسی ئەمریکا تۆ عەدەتدا بە کورد ئەتۆ گوتت دەیانپارێزی ئێستا بۆ نەیانپارێزی ئەگەوان ئازا و جوامێرن باوا بڵێن ئەگەر نابڵێن چێ شۆڕشەکانی کوردی تێکدا ئەمە فەرمووی زلهێزەکانن چێ کوردستانی تەقسیم کرد دابەش کرد بۆ ئازانین بەڵام لەبەرەوەی ئیسلام کە خاوەنی نییە بەس خاوەنی ڕەب العالەمینە بەڵام ئینە ڕەبەکە لەبیلمیرساد خوای گەورەش ئەو ڕەسەدەی خوا ئەوان لێی دەرناچن بۆیە من دەڵێم لێرەدا هەدەفی ئەوان ئەوەیە حەقدەکەیان لە ئیسلامە حەقدێکی دەفینیان هەیە شاراوایان هەیە کاتێک کە ئەو شتانە دێتە پێش لەسەر ئیسلام ئەوەی لە دڵیانە دوو لە ڕووی بەڕێستان دەڕشێنەوە بە ئیسلام دەڵێن یعنی شتی وا دەڵێن کە بەڕاستی هەر نە لە ئیسلامدا نە لە تاریخدا نە لە مێژوودا نەکراوە هەمووی بە ملی ئیسلامدا دێنن ئەو دڵڕەشانە ئەو دڵڕقانە با بڵێن یان جاریوە بەکار دێن یان تەوزیح کراون یان عەمالەتێکە پێیان سپێردراوە ئەگەرنا بابێن بەیانی بکەن لە تاریخ لە مێژوو ئیسلام چ زوڵمێکی نەک لە کورد لە چنەتەوەیە کردووە ئیسلام سەبەب و هۆکار بۆ زۆربەی ڕزگارکردنی نەتەوەکان و میلەتەکان و ئیمامی عومەر فەرمووی مەتى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا تا کەی خەڵکی دەکەن بە کۆی لە کاتێکدا کە بە ئازادی لەدایک بوون بۆیە ئیسلام مافی هەموو کەسێک دەدا ئی هەموو نەتەوەیەک دەدا ئی هەموو خاچێک ئی هەموو کەسێک کە نیشتیمانیە هەموو زمانێک حتا خوای گەورە بە ئێمەی فەرمووە ولا تسبوا الذين يدعون من دون الله زنێ بۆ کەسانە بەدەن کە غەیری خوا دەپەرستن چکەوانش زنێ بە خوا دەدەن لا ئیکراهە فی الدین ئەمە هەمووی ئیسلامە دەوڵەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە مەدینە یەکەم دەوڵەتی ئیسلامیە تەشکیلی کرد دەستوورەکەی لە ناو دەوڵەتی ئیسلام کافر هەبوو منافق و دووڕۆ هەبوو بتپەرست هەبوو مسلمان هەبوو یعنی مانگ و ڕۆژپەرست هەبوو بەڵام هەمووشیان لەژێر دەوڵەتەکەی پێغەمبەر یەکسان بوون کە زوڵمی لێ نەدەکرا ئێ باشە بۆ ئەم شتانە باز ناکەن
بۆی ئەوەی کە بەڕاستی بەکو جەنابەت فەرمی ئەو شەمشەمە کوێرانە ئەوانە ئەمڕ دوبیڕە باللەیل ئەو پێشتر کاری بۆ کراوە ئیشی بۆ کراوە ئەگەر نا ئیسلام بەریە ئیسلام لەوانە دوورە هەر ئێستاش خەڵکی مسلمانە بەهانای لێ قەوماوانەوە دەچێ هەر ئەوانن کە لە مزگەوتەکان دوا ئەوە دەڵێن مامۆستای ئاینی باسی نەکردووە ئەمە لە جومعەی ڕابردوو بڕۆ هەرچی مامۆستای ئاینێ دژی ئەو زوڵمە بووە هەموو مامۆستایان باسییان کردو بەڵام لەگەڵ ئەوەش هێشتا لێمە لە مامۆستایان ڕازی نابن زۆر باشە کاتێکە ئەوروپا لە ڕێی مستەفا کەمال ئەتاتورکەوە توانی یەک پارچەی ئومەتی موسڵمان کە 1291 ساڵ ئەو هەموو میلەت و قەبیلە و هۆزەی لە خۆی کۆ کردبوویەوە تێک و پێک بشکێنێ هەتا کە چەکی دەستیان بریتی بوو لە نەتەوەگەرێتی و ڕەگەزپەرستی نەتەوەیەتی کە تایە سەرکەوتوو بوون ئەم هەموو میلەتە پێگاتوی نێو دەوڵەتی ئیسلامیان کرد بە گژیەکە پێم خۆشە لەبارەی هەڵوێستی ئیسلام لەبارەی بەگژاچوونەوەی دەمارگیری نەتەوەیی و نەژادی و ڕەگەزپەرستیەکانەوە بدوین ئایا ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند بەگژ ئەو دەمارگیریانەدا دەچێتەوە کاتێک کە پێغەمبەری پێشەوامان قبوڵی نەکردوێت لە ئەبوو زەڕی غیفاری بە بیلالی حەبەشی بڵێ کوڕی ژنە ڕەشەکە ئەدی چۆن لە تورکێکی قبوڵەکە بە کورد بڵێ جنۆکەی شاخەکان و بڵێ لە نەوەی جنۆکەکان و کۆمەڵێشتی دیکە ئایا ئاینی پیرۆزی ئیسلام چۆن بەگژ دەماگیری نەتەوەیی ئەچێتەوە بارەکە الله بخۆی ئەمین زەکی بەگ ڕەحمەتی لێبێ لە مێژووی کووردا باسیەوە دەکات دەڵێ کە ئەوە پیاوێکی کووردە و شاهدیشی داوە بۆ تاریخ و بۆ مێژوو دەڵێ هەتاکو ئیتیحادی توڕەقی ئیتیحاد و توڕەقی لە تورکیادا نەمەزرا ئەمن هەستم نەدەکرد بەوەی کە کوردم چونکە هیچ جیاوازیم نەدەبینی لە بینی کوردێک لە بینی تورکێک لە بینی فارسێک لە بینی عەرەبێک دەڵێ ئەوان ئەو ژەهرەیان ڕشت ئەو کاتێک کە ئەو گوتی من عەرەب و من فارس و من کوردم مێشتمە کاکە من تورکم ئێمە ژمانێمە کوردین بەڵام مامۆستا ڕیاز ئەوان بۆ خۆیان شتیان دەوێ باشە ئەگەر دەوڵەت بوون بۆوان حەلاڵە مەسەلا عەرەبەوە بیستو ئەوەندە دەوڵەتیان هەیە ئەوە تورک داوای ئیمپراتۆریەت دەکا فارسەکان هەروە باشە بۆ ئەگەر قەزیەکە شەرعیە ئەگەر قەزیەکی دینیە بۆ ئەوان بۆ خۆیان ڕازین ئیمپراتۆریەت و دەوڵەتیان هەبێ بۆ ئێمە ڕازینین دیارە ئەوە کەیلبی میکیالەینە یعنی بە پێوەری دوو پێوانە ئەوەی کە جەنابەت فەرمووی ئەو قسەی ئەمیر زەکی بە قسەیەکی زۆر جوانە دەڵێ ئەو کاتەی ئێمەش کە هەستمان کرد بۆیە ئیسلام گوتمان زوڵم ئەوە هەر ڕەفزی دەکا عنسوریەت ڕەفز دەکا عەسەبیەت ڕەفز دەکا لەیسە منا من دعا إلى عەسەبیەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە لە ئێمە نییە کە داوای عەسەبیەت بکا معنای چی قەومەکەی لەسەر ناحەق بێ بدا بەس ئەگەر قەومەکەی مظلوم بوستم لكرابو خيركم المدافع عن عشيرته ما لم يأثم أو إذا نابدي أبو ذر كبا خواهي قول لي رازي بكارتنا يعني ببيرتنا إنوا في غنبري خواه فرمي بأبو ذر إنك امرؤ فيك جاهلية أي أبو ذر أتو ببلال دلي أي كوري داقرشي أتو كشتيكي نفاميك تدايا شو كفضل عربي وعزمي ورش وسبي لإسلام دانية إلا بتقوى نبي بۆ ئیسلام ئەوانە هەموو ڕەفز دەکات بەڵام بەداخەوە خۆزی ئێمە خۆمان شارەزاکەین لە ئیسلامدا هەموو شتەکان بەمل ئیسلام دانێنین ئەوانەی کە ئەو شتانە دەکەن ئەوە وەکو گوتمان کۆمەڵی حاڵەتە یان پێیان گوتراوە یان بەداخەوە دەزانن دژایەتیکردنی ئیسلام پێشکەوتنە سەقافەتە حەضارەتە بەڵام ئاگادار نین لە گەورەی ئیسلام و عەزەمەتی ئیسلام نمونەی ترمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەنازەیان بەلادا بردووە هەستاوە قلت يا رسول الله أو الزولكية كابريتشي يهودية خو مسلمان نية في غنبري خو فرميت خو إنسانة ولقد كرمنا بني آدم خو يقول فرمي فرمو بني إسلام بني محمد صلى الله عليه وسلم بنو عيسى بنو موسى لا ولقد كرمنا بني آدم ريزي بني آدم جيلاوة كواتبو هيك كسينية بناوي هرشتكوا ولاتيشك داجير بكا خيرو بيراتي ببا بيكوجي نوتي ببا بەداخەوە ئێستا ئێمە هەندێک شت هەیە جوزئیاتەکان لێی دەپرسین لە شتە گەورەکان ناپرسین ئەرێ دەڵێن بۆ ئیسلام مافی ئافرەتی نەداوە شتی جوزئیات ئەرێ بۆ جزیەی داناوە کاکە تۆ وەرە ئەم هەموو نەفتە دەڕوا چێ دەیبا و چێ دەیخوا بۆ بلەوە ناپرسی بۆیە بەڕاستی لە وەکو ڕۆژی عەیان وایە کە ئیسلام دژی ستەمە دژی زوڵمە الظلم ظلمات يوم القيامة ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار
تەنانەت پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم ئەگە کەسێ زوڵمی لێکرا بێ غەیری موسڵمانیش بێ لەسەری بەجا هاتووە. بۆیە ئێمە دین عەقیدە بیر و باوەڕ هەر کەس عەقیدە و بیر و باوەڕی خۆی هەیە. زۆر بە کورتی هەڵوێستی ئێمە دەبێت چ هەڵوێستێکی شەرعی بێ، واتە کاتێک کە خوای گەورە لە قورآنی پیرۆزە فەرمێ گە جاهیلەکان تەنانەت جنێویشیان پێدان ئێوە سەلام و ئاشتیان بەرامبەر دەبڕن. ئێمە بۆی بە کۆمەڵێک کاردانەوە و پەرچەکردار و قسەی بێجێ و جنێودان و یام کاردانەوەی نابەجێ وا نەکەین ئەم قەزیە حەقەی خۆمان ئەم ستەمدیدەی خۆمان لە هەر چوار پارچەی کوردستان ناڕەوا بکەین و بچینە ئاستی ستەمکارەکانمانەوە چ بکەین، کامەیە هەڵوێستە شەرعی کە پێویستە بیگرنە بەر، بەڵام زۆر بە کورتی. بارەکەڵڵا بەخۆی پرسیارێکی زۆر جوان بوو، بەڵێ ئەوەیە کە ئێمە وەکو دەڵێ بەڵگە نەدەین بەدەست کەسانێکەوە کە بێن قەتڵ و عاممان کە بمان کوژن بمان بڕن، حتا لە ئایدۆلۆژی لە فکرەدا لە بیر و باوەڕدا ئێمە ئەم میلەت ئێمە عەریقە لە ئیسلام و کەسێکە کە ڕۆچووە لە ئیسلامدا ئەو ڕۆژەی ئیسلامی بەتەوعەن هەڵبژاردووە، بە کەرهەن و بە کوشتن و بڕین هەڵنەبژاردووە. دوو حاڵەت هەیە، حاڵەتێکەوەی کە ئێمە وەکو لایەنە قەومی و نەتەوەکەی خۆمان لە ئیسلام دانەبڕین و نەچین بەگژی ئیسلامیشدا بچین و هەروەها هەر شتێک کە دژی ئیسلام بێ ئێمە بەڕاستی وەکو جەنابەت فەرمی جوابی نووسین بە نووسین بدەینەوە. پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم کەسانێکی دەناسی کە چیان بە ئیسلام دەکرد بە ئەهلی ئیسلام، بەڵام دەیفەرموو ما بال ئەقوام یەفعلون کەذا وکەذا، ناوەکانیشی دەزانین بەڵام دەیفەرموو بۆ کەسانێک و گەلانێک و قەومانێک ئەوها دەڵێن و ئەوها دەکەن. ئێمە دەڵێن عەقیدە و دین و بیر و باوەڕی خۆمان لەدەست نەدەین و بۆی نەبینە بەڵگەش بۆ کەسانێک کە وەختی خۆی کەسانێک لە ناو ئێمەدا هەبوون بەداخەوە دەیانگوت ئێمە نەوەی مارکسین لە سێدارە ناترسین. ئەترەوە بۆ کۆمەڵە تەبریر، بەڵام لەسەر ئەوەش نەبوو خۆ ئەمە قەزیەیەکی قەومی و نەتەوەییە. بۆ ئێمە دەبێ وەکو دەڵێ ناوەڕاستی مۆزوعەکە بگرین، لەو لای ئاگامان لە عەقیدە و دین و بیر و باوەڕی خۆمان بێ، لەولاش بەڵگە نەدەینە دەست دوژمنانی ئیسلام کەوا شتمان پێ بکەن و شتمان پێ بڕێن و هەروەها ئەو نووسین و ئەو شتانەشکە دەڵێن دەربارەی ئیسلام و مسلمانان ئامۆژگاریان بکەین بە دڵسۆزی، زاریوام چینە تێ نەگەیشت بن، زاریوام چینە پێ نەگەیشت بن، زاریوام چینە ئاگیان لە تاریخ و مێژووی ئیسلام نیە، بۆی بە دڵسۆزی ئەو هەڵانەیان بۆ ڕاست بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی مامۆستا مەلا نادرکانی کوردەی زانایانی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان بووی. سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست، پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەمین لەگەڵتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عەربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی، گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە، بۆیانینی لای تاکە، زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسی نینیە، نینی تامی سروشتیە، هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە، لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تا
تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەیتێک لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت لە پارێزگای هەڵەبجە سنتەری ئۆتیزم بۆ مناڵانی خاوەن پێداویستی و تایبەت و ئۆتیزم دەکرێتەوە کە لەم بارەیەوە پەیامنەرمان سامان راپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرموون باپێکەوە بینەری و راپۆرتێک ئێرە سنتەری پەروەردەی پێشوەختە لە هەڵەبجە بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت ساڵانام سنتەرە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت وەردەگرێت و ڕایەنانیان پێدەکرێت بۆ چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ دەوروبەر و فێری قسەکردن و گوێگرتنی ژێکێکە لە کاراسەرەکیەکانی سنتەرەکە مامۆستایەکی سنتەرەکە دەڵێت بۆ نیەم جۆرە سنتەرانە گرنگن و پێویستە لە هەموو شار و شارۆچکەیەکە بێت بۆ لە خۆگرتنیە و منداڵانەی نەخۆشی ئۆتیزمیانەیە یاخود نابیست و نابینان ئەم مناڵانەوەکو هەر مناڵێکی ئاسایی لە دایکە بن حاڵەتەکان جیاوازن حاڵەتمان هەیە ئۆتیزمە حاڵەتمان هەیە بڵێن نابیستە ناگفتە نابینایە کێشەی دڵە هەر شتێکە ئەمانە گرفت دروستەکەن بۆ ئەو مناڵانی کە لە هەر شوێنێک ژیانی تایبەتیەکەن بۆیە گرنگە سنتەرەکان لە شوێنێکە هابن و مامۆستای پسپۆڕ هەر لە مامۆستایانی بەشی پۆرتاج کە هەموو گرفتەکان لە خۆ گرنجگە لە ئۆتیزم و بەشی ئۆتیزمیش کە تایبەتن بە مناڵانی ئۆتیزم لە هەر شوێنێکە بن و ڕایەنانی پەروەردەییان بۆ بکەن بۆ ئەوەی ئەو ڕەفتارە نادروستانەی مناڵ لە ئەنجامی بڵێن بۆ هۆکاری کە گرفتێکی خاوەن پێداویستی هەیە دروستە بن ئەو ڕەفتارە ناڕاستانە نەچنە ناو کۆمەلگا لای خۆمانەوە چارەسەریان بکەین ئامادەیان بکەین بۆ ئەوەی بچنە باخچە و خوێندنگەکان کە سوکاری مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەڵێن مناڵەکانیان سوودی زۆریان لە سنتەرەکە بینیوە دایکی یەکێک لە مناڵەکان دەڵێت پێشتر مناڵەکەی تێکەڵی منداڵی دیکەی نەدەکرد و لە قەرەباڵخی دەترسا بەڵام ئێستا شێوازی مامەڵەکردنی گۆڕاوە و ڕایەنراوە چۆن لەگەڵ دەوروبەری هەڵسوکۆت بکات من زۆر استفادەی لە کرد لە مناڵەکەم زۆر استفادەی لە کردووە ئەو ساقەت نەچۆ ناوی مناڵ یعنی لە نای قەرەباڵخی ئەترسی ئێستا زۆر باشە مامۆستا سووران زۆر باشە زۆر سپاسێکە مامۆستا بڕیار مامۆستا کوردستان مامۆستا سەمیرە یعنی زۆر باش بووم لەگەڵ مناڵەکەمە زۆر استفادەیان لێ کردووە یعنی مناڵەکەم زۆر استفادە لە سنتەرە کردووە وەزعی زۆر خراپ بوو تقریبا بە 1-2 سەعات ئەگریا یا خەوینە ئێستا سکۆر بۆخوا باشە یعنی خەوی هەیە خواردنەکەیشی باش بووە ئەتر بۆ سەر ئاو مەسەلەن پیسایی ئەوانە هیچ کێشەیەکی نییە سنتەری پەروەردەیی پێشوەختی هەڵەبجە لە ساڵی 2007 دامەزراوە و 32 منداڵی خاوەن پێداویستی تایبەتی لەخۆ گرتووە
بەڵام تەنها 5 مامۆستای ڕایەنداوی پەروەردەیی هەیە و بەڕێوبەری سنتەرەکەش دەڵێت پێویستیان بەدە کەسی ڕایەنداوی پەروەردەیی دیکە هەیە بۆ ناو سنتەرەکە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. بوونی سنتەرێکی پەروەردەی وەک سنتەری پەروەردەی پێشوەخت لە پارێزگای هەڵەبجە مای خۆشحاڵیە بۆ دووبارە ڕاهێنانەوە و خستنەوە سەرشانۆی ژیانی ئەو منداڵە ئۆتیزم و نابیست و نابینایانی کە لە پارێزگاکە هەن کە بێگومان بەشێ لە خێزانەکان خوای گەورە تاقی کردوونەتەوە بەبوونی بەشێ یام چەند تاکێک منداڵێک بە نەخۆشی ئۆتیزم و جۆرەکانی تری ئەو نەخۆشیانەی کە پێویستیان بە ڕاهێنانی دایک و باوکو و مامۆستا فێرخوازەکان هەیە. لێرەوە دەستخۆشی لە هەم پەیام لێرمان سامان فەتاح هەم بەڕێوەبەرانی ئەو سنتەرە پەروەردەی پارێزگای هەڵەبجەکەین بە ئومێدی ساغی و تەندروستی و دووبارە ڕاهێنانەوە و هێنانەوە سەرشانۆی ئەو منداڵە خۆشەویست و چاوگەشانەی کە توش بووی نەخۆشی ئۆتیزم و یا خاوەن پێداویستی تایبەتن بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی سنتەری پەروەردەی پێشوەختی پارێزگای هەڵەبجە و چۆنێتی ڕاهێنان و میکانیزمی دووبارە ڕاهێنانەوە و وەکوڵێ پێشچاو خستنەوە هێنانەوە سەرشانەی ئەو منداڵە چاوگەشانە میوانداری زۆر بەڕێز خات و سووران محەممەد فەرەج بەڕێبەری سنتەری پەروەردەی پێشوەختی هەڵەبجەمان کردووە. خات و سووران ئەم کاتت باش، سپاس بۆ ئێوە و بۆ هەوڵ و ماندووبوونانتان کە لە پێناو مناڵانی خاوەن پێداویستی تایبەت و توش بوو بە نەخۆشی ئۆتیزمەیدەن. پێمان خۆشە لەبارەی مێژووی کردنەوە و دامەزراندنی سنتەرەکەتانەوە قسە بۆ ئێمە و بۆ بینەرانمان بکەن. ئەم کاتی بە ڕێزیشتان باش، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە بە ئێمەتان باشی. لە ڕاستی ئەم سنتەرە سنتەری پەروەردەی پێشوەختی هەڵەبجە لە ساڵی 2007ەوە دامەزراوە دوا بە دوای ئەو بڕیاری کە درا لە وەزارەتی پەروەردە بە گۆڕینی سیستمی پەروەردە و فێرکردن و چاکردنی ئەو سیستەمە یەکێک لەو هەنگاوانە لەسەر بنەمای چەمکی خوێندن بۆ هەمووان و مناڵانی خاوەن پێداویستی تایبەتی یەکێکن لە هەمووان بۆیە پێویستە دەکرێت قوتابخانەکانیان بەڕوا بکرێتەوە و یەکێک لە هەنگاوەکانی کە ئەو بوو کە پێشوەخت دەست بکرێ بەکار لەگەڵ مناڵەکانە ئەو مناڵانی کە توشبوون بە هەر جۆرە گرفتێکەوە بۆیە لە 0 تا 6 ساڵ پێویستە لە سنتەرێکی وەکەم سنتەری ئێمە ڕاهێنانی پەروەردەییان لەگەڵا بکرێت لە ڕێگەی چەند مامەسایەکی پسپۆر بە بوارەکانی گرفتاری و خۆشبەختانە ئێمە یەکێک بووین لەو شوێنانەی کە لە 2007ەوە وەک دەستپێک یەکەم شوێن بووین کە سنتەرماندانە. زۆر باشە خات و سووران تا ئێستاش بەردەوامی لە کارەکەمان. زۆر باشە وەک بەڕێزت کە ئاماژەت بەوە کرد کە ئەم سنتەرەیەوە نابینا و نابیست و ئەوە هەروەها مناڵانی ئۆتیزمیش لە خۆ دەگرێت. ئایا ئەمە بۆ ئێوە کارێکی قورس نابێت کە ئەم هەموو مناڵانە بەیەکەوە بتوانن ڕاهێنانیان پێ بکەن و پەروەردەیان بکەن چونکە وەک دەزانین کە منداڵانی ئۆتیزم جوڵەیەکی زۆریان هەیە و عجزێتێکی زۆرتانەیەن. ئایا ئەم مناڵانی کە ئۆتیزمیان هەیە نابنە کێشە بۆ مناڵانی کە نابینان یاخود نابیستن چۆن دەبێت یاخود چۆن دەتوانن ئەم هەموو مناڵانە کۆ بکەنەوە لەم سنتەرەیە ڕاهێنانیان پێ بکەن؟ بەڵێ لە ڕاستیاس لەناو سنتەرا دوو پرۆگرام پەیڕەوەکەین. پرۆگرامێکیان پرۆگرامی پۆرتاجە کە بۆ خۆی بەرنامەیەکی عالەمیە و حکوومەتی یەرێم ستافی مامۆستا بوون کە چوینە قولەوە تەواوی بڕوانامەکانمان نێودەوڵەتی و لە ژێردەستی خاتوونێکە چەند ساڵێک بۆ ماوەی 4 ساڵ ئێمە ڕاهێنانمان پێئەکرا. بەرنامەی پۆرتاجەکە هەموو تەواوی هەموو گرفتەکان لە خۆ ئەگرێ جگە ئۆتیزم. بەرنامەی ئۆتیزمەکەشمان جیاوازە، مامۆسای تایبەت بە خۆی هەیە، دیارە هەر گرفتێک بۆ خۆی دنیای کێشە و مەشاکلی خۆی هەیە، ئۆتیزم کێشە و مەشاکلی خۆی هەیە و گرفتەکانی کەش. ئێمە بەداخەوە ئێڵم لە هەڵەبجە سنتەرمان نییە بۆ نابینایان و بۆ نابیستان کە خۆیان ئەبێ پەیمانگای ڕاهێنانیان هەبێ. ئێمە ئەگەر حاڵەتی وە هەبوو بێ لەناو سنتەر وەرمانگرتوون ڕاهێنانی پەروەردەییمان بۆ کردوون بۆ ئەوی بتوان بچنەوە قوتابخانە. نەک بۆ نمونە ئێمە لێرە نەمانتوانیوە فێری نووسینی برایلیان بکەین وەک نابینا، بەڵام ڕاهێنانی پەروەردەییمان کردو بۆی وەک مناڵێکی ئاسایی تەقبول بکرێ و چێتە قوتابخانەکان.
هەموو حاڵەتەکان گرفتی خۆی هەم بۆ خێزان هەم بۆ پەروەردەکارانی ناو سنتەر بەڵام سپاس بۆ خواوانی کە لێرە لەگەڵ ئێمە ئیشەکەن ئەوەنە لێبوردن ئەوەنە پش و درێژن کە بەرگەی حاڵەتەکان ئەگرن و ئەو مناڵانە بوون بە بەشێک لە جستەی خۆمان کە ناتوانین لە جوڵە زۆرەکانیان لە ئەو گرفتانەی کە هەیەە بێزار بین. زۆر باشە خات و سووران چەند منداڵ لە سنتەرەکەتاندا بوونی هەیە ئایا تەنها ئەو منداڵانە وەرەدەگرن کە لە ناو شاری هەڵەبجەیان یاخود منداڵانی دەوروبەریشیان وەردەگرن؟ ئێمە سەر بە بەڕێوەتی گشتی پەروەردەی هەڵەبجەین واتە هەر قوتابخانەیەک سەر بە سنووری بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی هەڵەبجە و سەر بە پارێزگای هەڵەبجە بێ ئێمە مناڵیان وەرەگرین. ئێمە لە ناو هەڵەبجا پاسی تایبەت بە خۆمانمان هەیە کە ئەچن بە شێوە مناڵەکانە و ئەیان هێنن. ئەم بۆ ساڵی ئەم ساڵ بڵێن 32 مناڵی خانپێداویستیمان وەرگرتووە. ڕێژەکە جیاوازی هەیە ساڵی وها بۆ 50 مناڵمانە بۆ ساڵی وایە هیچ ساڵێک نەبوو لە 25 مناڵ کەمترمانە بێ بەو ستافەکەمەشەوە کە خۆی ستانداردی بەرنامەکە ئەوەیە هەر مامۆسایەک تا 5 مناڵی خاوەن پێداویستی هەبێ بەڵام ئێمە مامۆسامان هەیە 10 مناڵیش لەبەر ئەوەی کە ڕێژەی مناڵەکە زۆرە لە سنوورەکە و مامۆستای ڕاهێنراویشمان کەمە و ناشمانەوێت دەست بنین بەڕوویانەوە بەپێی توانە ئێمە مناڵمان وەرگرتووە و مناڵیشمانەیە لە خورماڵەوە ئێستەیە بۆ لامان مناڵمانەیە لە سیروانەوەیە گوێ نادەینە ئەوە مناڵمانە بۆ ساڵانی پێشوو لە سەیسایق و خۆمان پاسمان یەک ڕێژە زۆرەی مناڵمان هەیە لە زڕایەنەوەیە زۆر باشە بەڵام بەداخۆکە ئێمە ناتوانین پاسەکە بنێرین بە شوێنیا ئەرکەکە لەسەر خێزانە زۆر باشە باس لەوە کردکە هەر مامۆستایەک دە منداڵی بەردەکەوێت بەڵام ئەمە تا حەدێ بۆ منداڵی نابینا و نابیست باشترە یاخود گونجاوترە بەڵام بۆ مناڵێک کە ئۆتیزمی هەبێت ئەو مامۆستایە چۆن ئەتوانێت ئەو دە مناڵە یاخود ئەو 5 مناڵە کۆنتترۆل بکات و بەباشی ڕاهێنانیان پێ بکات چونکە ڕاهێنانکردن بە منداڵی ئۆتیزم کارێکی زۆر ئاسانیە بەڕاستی کارێکی زۆر قورسە ئایا مامۆستاکانتان ئەتوانن کۆنتترۆلی ئەو 5 مناڵە یاخود ئەو دە مناڵە بکەن کە ئۆتیزمیان هەیە؟ بەڵە پرسیارەکە جوانە زۆر جار ئێمە ڕوونکردنەوە لەسەر ئەم پرسیارەیەن چونکە لە دەرەوەی سنتەر وا ئەزانن ئێرە و قوتابخانەوەیە مناڵەکان هەموو پێکەوە خرێنە پۆلێک و مامەساکە ئەوەسێ و دەرسیان پێڵێتەوە لێرە پلانەکە وانی و دەرزتنەوە وانە لێرە مناڵەکان بەپێی جەدوەلێکی داڕێژراوی و مۆنتەزەم هەفتەی ڕۆژێکێنە ناو سنتەر یان دایک یان باوک یان نزیکترین کەس پەروەردەکار لەگەڵ مناڵەکەکیە ئەبێ ئەو بێتە ناو سنتەر لەگەڵا خۆی بەرنامەکە واهەیە نەک ئێمە کەممان کردبێتەوە بۆیە ئەو ڕۆژە مەسەلەن شەرت نییە مامەساکە 10 مناڵی هەبێ هەر 10 مناڵەکە باتە پۆلەکەی نەخێر ڕۆژی وایە 2 مناڵیت ڕۆژی وایە سیانێت ڕۆژی وایە 1 مناڵیت چکە ئەو مناڵە لە یەک ژووری شاکاری لەگەڵ ناکرێت ژوورێکی هەیە ژووری خوێندنە ژوورێکی هەیە ژووری فراستاریە ژوورێکی هەیە ژووری ماسوولکە بچووکەکانە ژووری ماسوولکە گەورەکانە یعنی لە ژووری بەخێراتنەوە مناڵەکە هەتا ئەڕاتەوە ژووری بەخێراتن چەند هۆبەیەکەکات چەند ژوورێکەکە بۆی ڕاهێنانی لەگەڵا بکەن کارەکە گرانە لەگەڵ یەک مناڵی شابیکەی بەڵام ئەوکو پێم وتی ئێمە لەبەر نەبوونی ستاف و مامەسا بە مەجبوری مامەستاکان لەگەڵ ئەو 2 مناڵ و 3 مناڵە شاکارەکە ئەگەر ناخۆی ئەبێ لەگەڵ یەک مناڵا بێ هەر مناڵێکی ئۆتیزم مامۆستایەکی تایبەت و بێت چاودێریشی لەگەڵا بێ کە ئێمە بەڕاستی ئێستا ئەمساڵ 3 خۆ بەخشمانەیە زۆر سوپاسیانەکەم لێرەوە کە هاوکاری مامۆستاکان و ئیشەکەن لەناو هۆبەکانە کەواتە بۆچی حکوومەت هاوکاریتان ناکات کە مامۆستای تایبەتان بۆ دابین بکات بۆی ئەو لۆدەش لەسەریەوە نەمێنێت و بە ناچاری 5 مناڵ یاخود 3 مناڵ نەدەنە دەستی مامۆستایەک؟ بەڵێ وەکوتم بە خۆتان نەزانن قەیرانی دارایی زۆر لەمپەری دروست کرد هەم بۆ تەعیناتی ئەوانەی کە تەخەڕوجەکان هەم بۆ تەعینکردنی هەندێک چاودێر بەڵام لەگەڵەوەشا بەڕێوەبەرتی گشتی پەروەردەی هەڵەبجە کەم تەرخەم نەبوون لە ڕاستیە ئەوە زۆر جار پێشنیار کراوە بۆ مامۆسایان کێنەوە ناو شار کە نقڵ ئەکرێن ینی کە بێن لەم سنتەرانەی ئێمە ئیشکەن خۆیان ترسێکی گەورەیان هەیە ینی هەتانەیەن لێرە لەگەڵ ئێمە ئیش نەکەن نازانن چەند خۆشەوە ئیشە هەر لە دوورە و کامان بین ئەڵێ ئێوە لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی ئیشەکەن ئیشەکەتان زۆر قورسە ئیشە ڕاستە ئیشەکەمان زۆر قورسە بەڵام ئەگەر تۆ مامۆسای مناڵانی ئاساییش بی
هەموو چل دەقەجارێ بەر چل قوتابیەکەوی لە پۆلێکە بەربەلایانی کەمە 25 قوتابیەکەوی ئەویش بۆ خۆی کێشە و مەشاکلی خۆی هەیە یعنی لە دنیا بڕوا ناکەم ئیشێگە بێتەوە بە ئیسراحەت دانیشیت و گرانی لەسەر شانت نەبێ بەڵام بەداخەوە کە خەڵکان لە دەرەوەی سنتەر زۆر ترساون لە ئیشکردن لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت و ئیشکردن لە ناو سنتەرەکانە کە من لێرەوە پێیان ئەڵێم بڕواتان بێ وەختێ ئیشەکەی لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستیە و هەنگاوێکی باش بەرەو پێشەوە چێت ئەوەندە دڵ خۆشە بێ ئەو هەمومان و بوونە و بیرەچێتەوە و ئیشکردنیش لەگەڵ یانە هەر ئەوەی ڕاهاتن ئیتر زۆر ئاسانە زۆر بەشە هەر ئەوەیە کە بە بڕای من کە خەڵکانی خۆیانیان لە قەرەوەی بێن لە سنتەرەکانی وەکوی ئەمەیە ئیشکرد ئەگەر نابڕێوەبەرتی گشتی پەروەردەی هەڵەبجە زۆر جار پێشنیارەکە بۆ مامۆستایان کە بێن لەلای ئێمە کار بکەن زۆر باشە باست لەوە کرد کە مامۆستای وامان هەیە ڕۆژی مناڵێک یان دوو مناڵ یان ئیتر بە ڕۆژە ئایا ئەو مناڵانەی کە ئۆتیزمیان هەیە مەفروض نییە کە هەموو ڕۆژێک ئامادە بن و ئێوە ڕاهێنانیان پێ بکەن چونکە مناڵی ئۆتیزم پێم وایە ئەگەر بە هەڵەیان نەچوو بم ئەگەر بە بەردەوامی ڕاهێنانی پێ بکەیت ئەگەر دوو ڕۆژیان سێ ڕۆژە و ڕاهێنانانەی پێ نەکرێت ئەو منداڵە دەچێتەوە سەردۆخی پێشووتری خۆی یاخود ئایا تا ئێستا هیچ مناڵێکی ئۆتیزمتان لەلا بووەکە توانی بێتان چارەسەرێکی بۆ وەربگرن یان ڕاهێنانێکی فێر بکەن کە لەسەر ئەو ڕاهێنانە بەردەوام بوو بێت بەڵێ خاتمگیان من سنتەرەکەمان سنتەری پەروەردەی پێشوەختی هەڵەبجە ئەگەر سەرنجی دێڕەکە بەی پەروەردە ئێمە لەوێ ئیشی پەروەردەیی ئەکەین ئیشی کۆمەڵایەتی ناکەین لەگەڵیان ئیشی پیشەییان لەگەڵان ناکەین ڕاستە پرسیارەکەت زۆر جوانە ئەبێ سنتەری پیشەیی هەبێ ئەبێ سنتەری کۆمەڵایەتی هەبێ کە لە ڕۆ کۆمەڵایەتیەکان ئەو مناڵانە ڕۆژانە هیچ نەبێ چەند سەعاتێ بگرنە ئەستۆی خۆیان لە دنیا شاوایە لە وڵاتە نزیکەکانی دراوسی ئێمە شاوایە کە سنتەری مناڵانی ئۆتیزم شەوانش لەوێ ئەمێننەوە بەس ئەم سنتەری ئێمە سنتەری پەروەردەیە ئێمە پەروەردەیانەکەین پێشوەخت بۆ چوونە قوتابخانە بەنسبەت و پرسیارشتەوە کاڵی ئایا ئەنجامی باشتانە بووە بەڵێم ئەنجامی زۆر زۆر باشمان هەبووە ئێمە هەر دوو هەفتە لەمەوە پێش لە کەناڵ 24 ئێمە پرۆگراممان لەگەڵا کرا کەیسە سەرکەوتوەکان چیرۆکە سەرکەوتوەکانمان هێنایە ناو سنتەرکە 2 ساڵان بوون 6 ساڵان بوون 3 ساڵان بوون هاتوونەتە ئێرە ئێستا قوتابین لە قۆناغی 12 ئێستا لە پۆلە کۆتاییەکانی مەعهەدی فنون جەمیلە ئەفەن و شێوەکارێکی زۆر باشن ببوورە مناڵتان هەبوو کە ئۆتیزمی هەبوو بێت و لە قوتابخانە وەرگیرا بێت بەڵام بەنسبەت ئۆتیزمەوە مەفروزە سنتەری تایبەت بەخۆیان هەبێت و بەداخەوە کە لێرە نیە و ئێمە لە هەوڵی ئەوەشان کە و سنتەرە ئینشاءڵڵا هەر دەرفەت هەبێ بیکەینەوە لە ناو هەڵەبجە و مەناعەتمان نییە هەر بەڵێ هەمانە چونکە ئۆتیزم هەمویان یەک دەرەجە نین ئۆتیزم چەند دەرەجەیەکە هەندێکیانەیە کە توانێت قسە بکە ڕاستە ئۆتیزمی هەیە بەڵام توانای خوێنەواری هەیە ئەتوانێت بخوێنێ حاڵەتی تری لەگەڵایە ئۆتیزمەکەی بەڵام ئۆتیزمانەی لەبەروی توندوتیژی لەگەڵایە لەبەرەوەی ناتوانێت قسە بکە لەبەرەوە لە قوتابخانە ڕەتی ئەکەنەوە ئەوە پێویستی بە سنتەری پیشەیی هەیە خات و سووران مامەڵەی دەرونی دایک و باوک و جوان ڕەفتارکردن و نەبوونی توندوتیژی لە ماڵا و نەشکاندنەوە و وەکوڵێ دانە ڕووخاندنی ئەم مناڵە لە ڕووی دەرونی و کەسایەتیەوە تا چەند کاریگەری هەیە لە وەرگرتنی ڕاهێنان و بنەما پەروەردەیەکەی ئێوە یا تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە جارێکی دیکە ئەم مناڵە بێتەوە سەر شانۆی ژیان بچێتەوە قوتابخانە یا بێتەوە بە تاکێکی تەندروست لە کۆمەڵگەکەیدا بۆ بە پێچەوانەوە ئەگەر دایک و باوک توندوتیژ بوو دایک و باوک هەمیشە لە هەوڵی ڕووخاندنی بینای کەسێتی مناڵەکەی بوو و مامۆستاکان ئەگەر بە جۆرێکی تر بوون تا چەند ئەم وەکۆڵێ هاندان و نەبوونی توندوتیژی و قسەی جوان و ئارامیە دەرونیە وا دەکا مناڵی ئۆتیزم چارەسەر بگرێ و زیاتر ڕاهێنان و پەروەردەکە کاری تێدا بکە. بەڵێ پرسیارەکەی تۆ فرەجەمسەرە لەبەرەوە من ئەمەیە کورتی کەمە لەوەی کە خێزانی مناڵی خاوەن پێداویستی وەختی هەرکە دوو کەسێکە هاوسەرگیریەکەن هەرکەس هەرگیز پلان بۆ ئەوە دانانن کە ببن بە خاوەنی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت و مناڵێکی ئۆتیزم بەڵام وەختێک کە ئەو مناڵە دروست ئەبێت بەڕاستی ئەو خێزانە بە دایک و بە باوکەکەوە بە چەند مەرحەلەیە کاڕۆن یەکەم مەرحەلەیان مەرحەلەی شۆکە ینی سەر لێ شێوانیکیان تووشە بێ ڕەفزکردنەوەی حاڵەتەکەیە زۆر جار دڵنیان لەوەی کە ئەو مناڵە گرفتارە بەڵام هەمیشە ڕەفزیەکەنەوە ئەی شارنەوە ئەمە لە خێزانێک بۆ خێزانێکی کە
جیاوازی هەیە درێژخایانی ئەو حاڵەتی دایک و باوکەکە زۆر جارەیە مثلەن دایک و باوکی وا هەیە ئەمە پەیوەندی بە ئاستی خوێنەواریەوە نییە بڵێ ئەمە خێزانێکی خوێنەوارە تەقبولیەکە یانە خوێنەوارە خێزانی وا هاتوۆتە لامان کە ئەسڵن خوێنەواریش نەبووە بەڵام زۆر بە جوانی و لە بیدایەتە تەقبولی حاڵەتەکەی کردووە هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئیشەکەی ئێمە ڕۆشتووە نەتیجەی زۆر باشی هەبووە و زۆر جار بەداخەوە ئێڵێم ئەو خێزانانەمان کە خوێنەوارن کە بە ڕوانامەی بەرزیانێ پەنا بۆ ئەوە بن مناڵەکانیان بشارنەوە ینی بە عیبەی ئەزانن یەکەم ئیشی مامۆستایەکانی ئێمە لە ناو سنتەرە ئەوەیە کە چۆن وا لە خێزانەکە بکەن لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیوە تەقبولی حاڵەتی مناڵەکە بکەن چونکە یەکەم جار دایک و باوکەکە گرفتارە بن ئەو مناڵە هەستی پێ ناکە کە خۆی چێتی دایک و باوکەکە دووچاری گرفتە بن جا کاتێ خێزان ڕۆ ئەکاتە سنتەرەکانی ئێمە کەواتەوە مەرحەلەیەکی باشی بڕیوە بەوەی کە ئەگەڕێ بە شوێن چارەسەرا ینی مەرحەلەی شۆک و شاردنەوە و ئینکاریکردنی حاڵەتەکەی بڕیوە ئێستا ئەگەڕێ بە شوێن چارەسەرا بەڵام کە ئەگەڕێت بە شوێن چارەسەری شاوەختێتە سنتەرەکەی ئێمە جارە حاڵەتی شۆکەکەی پێوە ماوە جاری وها بۆ بە 6 مانگ ئێمە لەگەڵ خێزانە قسەمان کردووە ئیشێکی کەم لەگەڵ مناڵاکراوە تا تەقبولی حاڵەتی مناڵەکەکرێ لە ڕووی دەرونیەوە ئارامە بنەوە کێشە و مەشاکلی زۆر باشە خات و سۆران زۆر بە کورتی ئەگەر پێمان بڵێ بزانین ئەو ڕاهێنانانی کە ئێوە بە مناڵەکانیان دەکەن لە ناو سنتەرەکەتاندا چۆن دەتوانن بە دایک و باوکەکەی ڕابگەێنن یان دایک و باوکەکانیشان ڕابهێنن کە لە ماڵەوە بتوان یارمەتی دەرێکی باش بوون بۆ ئێوە کە بە باشترین یان بە شێوەیەکی باشتر و ڕاهێنانانە دووبارە بکەنەوە بە مناڵەکانیان کە دوجار ئەمەش ئەرکیەوە هیچ نەبێت کەمێک ئاسانترەکەن ئێوە چۆن نەتوانن ڕاهێنان بۆ دایک و باوکانە بکەن یاخۆ دایک و باوکان تا چەند هاوکاری ئێوەن بەڵێ خاتونگیان ئەگەر ئاگاداری وەڵامەکانی پێشووتری من بی هە لە پرسیارێکی جەناب تا پێم وتی کە ئێمە مناڵ یا لەگەڵ دایک یا لەگەڵ باو یا لەگەڵ نزیکترین کەس کە لەگەڵ پەروەردەی مناڵەکە لە ماڵەوە خەریکە ئەبێ لە سنتەر بێ بۆچی لەبەری مناڵی خاوەن پێداویستی تایبەت لێرە یەکسەر خۆی شتەکە فێر نابێ ڕاهێنانی پێکەی خێزان فێرەکەی دوجار خێزان ئەڕواتەوە لە ماڵەوە ئەبێ ئەم ڕاهێنانە دووبارە کاتەوە تا لە دانیشتنی دووەما کە مناڵەکەیەتەوە مامۆستاکە هەڵسەنگاندنی بۆکە ئەگەر ئەو مەرحەلەیە فێر بوو هەنگاوانێ بۆ مەرحەلەیەکی کە ئەگەر نا لەوە ئەمێنێتەوە تا فێرە بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز خات و سووران محەممەد فەرەج بەڕێوبەری سنتەری پەروەردەی پێشوەختی هەڵەبجە سپاس بۆ ئەوەی کامیوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان بووی و بە ئومێدی سەرکەوتن و کاری جوانتر لە سنتەرەکەیەوە بەڵە بەڕێزان دەچینە لای پێشانگەیە کە لە پارێزگای هەڵەبجە بۆ مناڵان دەکرێتەوە کە لەم بارەیەوە سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەری بین. ڕێکخراوی سابات باوکاری ئەنجومەنی دوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی هەستا بە سازدانی پێشەنگایەکی کاری دەستی و چنین بۆ مناڵانی دەستڕنگینی سنوورەکە بە ناونیشانی ساباتێک بۆ مناڵان. لە پێشەنگاکەدا کاری دەستی قوتابیانی 6 قوتابخانەی ئاینی بەشداریان تێدا کرد. زیاتر ئەم پێشانگا و ئەم چالاکیە بە بۆنیکردنەوەی قوتابخانەوەیە و بۆ ئەوەی زیاتر بەهرە و توانای ئەو قوتابیانەی کە هەیەیانە خۆیان دەریان خستووە ئەمڕۆ الحەمدوللا کە شتێکی جوانیان دروست کردو و من هەر لێرەوە زۆر سوپاسی یەکە بە یەکەی قوتابێ بەڕێزانەیە کە مامۆستا بەڕێزانەیەکەم دایکانی بەڕێز کە هاوکار بوون لە ماڵە هاوکاری مناڵەکانیان بوون داواکارم لە خۆی گەورەی یارمەتیمان با بۆ ساڵانی ترکە چالاکی جوانتر و باشتر کە ئێمە پێشکەش بکەین توانای ئەو مناڵانە کەوا توانایەکی زۆریان تایە کەوا دوانە تااقەتی پەریان پێ بدەن و بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە بتوانن لەسەر پێی خۆیان بۆ ستن و سوودێکی زۆریان هەبێ بۆ خۆشیان و بۆ کۆمەڵگاکەیشان. من ئەم گوڵەیەم دروست کردووە پێشان مقەبە دەبەیەکی نین بوتڵێکی ئاو ئەی بڕین لە ناوەڕاستە لمی تێ ئەەکەین و دوایی بەتەل بە قاغەز گوڵ دروست دەکەین و پێوەی دەلکێنین و ئیتر ئەم گوڵە دروست دەکەین و دواییش ئەمەی لێ ئەین.
موروشتی جلی کوردیم دروست کردووە زۆرم بەهرا پێ بووە بۆ ئەم شتانەمان من زۆرم حەز لێ بووە ئەم شتانە دروستکەم بەشداری لەم پێشانگایە بکەم باسی مامۆستاکانەکەم کە لەم بەزادیە هەڵیان بژاردن لە چوارچەوەی پێشنگاکەدا ئاهەنگێکی خنجیلانە و وتنی چەند سرودێکی ئیسلامی پێشکەش بە مناڵان کرا. سەرپەرشتیارانی پێشنگاکەش دەڵێن ئامانجیان لەکردنەوەی ئەو پێشنگا و سازکردنی ئەو ئاهەنگا بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێ خوێندنەوە بووە. دەیانەوێت ساڵانی ئایندا فراوانی بکەن و لە یاتووی و بارەکانی مناڵان و قوتابیانی دەستڕەنگین بخەنە ڕوو. سامان فتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. جەنگ ئەو دێوەزمەیە کە بێگومان داخێکی بە دڵ و دەرونی هەر یەکێک لە ئێمەدا ناوە و وەکوڵێ شوێنێکی لە دڵ و دەرونی ئێمەدا جێشتۆ کاتێک کە دیمەنە پڕتراژیدیاکانی جەنگ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبینین بێگومان یادگە و بیرمانەچێتەوە بۆ ئەو ڕووداوە پڕتراژیدیانی کە بەسەر خۆماندا لە کوردستانی باشوورات و هەر لە کۆڕە و هەر لە ئەنفال و هەر لە کیمیاباران و تا شەڕی ناوخۆ زۆر شتی دیکەش. جەنگ چ کاریگەریەکی لەسەر دەرونی تاگەیە بێگومان پزیشکانی پسپۆر بواری دەرونی یاوانی کە لە بواری دەروناسیا دەستی باڵیان ئاماژە بۆکەن تەنانەت ئەو جەنگە دروستکراوەی نێو زنجیرە دراماکانیش کاریگەری هەیە لەسەر وەرگرت چ جایەوەی کە بە حەقیقی و ڕاستەقینە بۆمباران و برینداربوون و ئاوارەبوونی ژن و پیا و پیر و مناڵی بێتاوان لە جەنگەکاندا خوێنی لێ چۆڕێ ئەمە ئەبێ کاریگەری خراپتری لەسەر دەرونی ئەمە هەیە. من بێگومان وەکو خۆم کە تەمەنێکمان تێپەڕ کردو لە سێ دەیە زیاتر تێپەڕ بووین کاریگەی لەسەر دەرونی ئەمە هیچ بگاتە سەر گەنجێک یا ئافرەتە یا مناڵێک. بۆ قسەکردن لەسەر کاریگەریە دەرونیەکانی جەنگ لەسەر دەرونی تاک و دایک و باوک بە تایبەت شاشەی تیڤەکان شەوانە وەکو چۆن ئێمە ڕێگری لە زنجیرە دراماکان لە هەندێک لە خێزانەکان ناکەین بە ئاواز ڕێگری لەو هەواڵە پڕتراژیدیانە بکەین کە بە هێڵی سوور لە خوار شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە پێشان و وەکۆڵێ پێشاوەخرێ بۆ بینەر. بەڕێز دکتۆر جعفەر عومەر پسپۆڕ و پزیشکی بواری دەرونی میوانی ئەم تەوەرەی بەرنامەکەمان دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر جەنگ چ کاریگەریەکی لەسەر دەرونی تاگەیە ئەو پێشێکی کە من ئاماژەم پێ کرد لەگەڵ یا هاوڕایان بۆ منە جەنگ هیچ کاریگەری لەسەر دەرونی تاک جێ نایڵێ. بەڵێ هەر خودی جەنگ زۆر جار ئێمە وازانین تەنها لێکەوتەی مردن کێشە و کارەساتە گەورەکە یاخود داڕوخانی کۆمەڵە باڵەخانە و نەمانی داڕوخانی ئابووری. کێشەکە لێرە لەوەیە کاریگەریە دەرونیەکانی جەنگ زۆر زیاترن لە کاریگەریەکانی کاتیەکانی کە هەیەی چکە کاریگەرە دەرونیەکانی تەنها ئێستایی نین ئێستا ڕۆ بدە بگرە ئەو کاریگەریانە پاشماوانە مێنێتەوە لە لای تاکەکان وە جگەلەوە لەوە مەترسیدارتر هەندێک جار ئەو کاریگەریە سلبیانەی جەنگ ئەگوازرێتەوە بۆنەوەکانیشن ینی بۆنەوەی دووەم و سێمیش ئەگوازرێتەوە. ئەمە بابەتێکی گرنگە کە ئێستا بابەتی زەبری دەرونی کە لەسەر ئاسی دنیا زۆر کاری لەسەرەکرێت کە ئایا مرۆڤ تووشی چ کارە ساتێکەکە تووشی چ گرفتێکی دەرونیە کاتەوە تووشی زۆر گرفت و کێشە و مەشاکلی دەرونیە بێتەوە مرۆڤ کاتێک کە لەناو کارەساتەکانە جەنگ یەکێک لە هەرە هۆکارە سەرچیەکانی زەبری دەرونی زەبری دەرونی بە مانای ئەوەی کە کاریگەری نەرێنی و بەهێز بکاتە سەر دەرونی مرۆڤەکەەوە کاریساتێکی تراژیدی زۆر توندی تیاابێ کە مرۆڤەکان یان خۆی ئەوەی کە ئەیبینی یان کەسێک لە ناویان تووشی ڕوبەڕووی مردن بێتەوە یا کوشتن بێتەوە یان نزیکی مردن بێتەوە بە شێوازێکی تونند و تیژانە. بۆ ئێمانە بەدڵنیایی کاریگەری زۆر 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 نەرێنیان هەیە لەسەر تاک و تووشی چەندین گرفتی دەرونیانەکە ئەگەر ئێمە هەر کوردستانی خۆمان بنمونە وەربگرین هەرچەندە کەمترین توێژینەوەمان لەسەر بابەتی تونند و تیژەکان کردو وەکو کارەساتی کیمیا باران ئەنفال ئەو کارەساتانەی تر کە جەنگی ئێران و عێراق کە کراوە یان ئەو شەڕانەی کە لە نێوان شەوی بەعس و کوردستانە کراوە زۆر زۆر کارەساتی گەورەمان ئێستا هەیە و زۆر گرفتی گەورەمان هەیە لەناو تاکەکانەکە هیانە تەنان دێ ماڵن گواستراوەتەوە بۆنەوەکانی دواتریشیان
بۆیە بەڵێ جەنگ کاریگەری نەرێنی زۆرەکات بە تایبەت لەلایەنە دەرونیەکەی چکە لایەنە فیزیکەکە یاوەتە کە مندامیەکە کە وازەحتیارە دەستی قاچشی نەماوە یانەوەتانەی کوژێت و لە ناوە چی یاوەتانە زەردەشی ئابوووریەکە باڵخانەیە گەڕوخێنە یا بینایەگەن ئاوارا بێ بەڵام کاریگەری دەرونیەکەی هەر لە لەگەڵ مرۆڤەکان مێنێتەوە لەگەڵ یاژل زۆرجە لەگەڵ یا گەورا بێ چۆن ئەم ئاڵۆزیە دەرونیە بێتە بۆ ماوەی کە جەناب دەفەرمی لەوە چەندنەوەی دواتر ئەمە ئایا تێکەڵ بە جین و کرۆمۆسۆمی ئەم تاکایە بێت لە ڕووی دەرونیەوە ئەوەندا داڕوخیام چۆن ئەم ئاڵۆزیە دەرونیەی جەنگ یام ئەم کاریگەریە خراپەی جەنگ لەسەر دەرونی تاک بۆ نەوەکانی ئایندەژە گوازرێتەوە خۆی زیاتر و توێژینەوەی هەن لەسەر لەسەر کارەساتی هۆلۆکۆست کراون لەو بابەرەوە ناتوانین بڵێن بۆ ماوە بۆ هێڵ و جینەکانە گۆڕێت بەڵام کارەساتەکە لەوەیە کە من باوکێکم دایکێکم قوربانی جەنگم و تووشی گرفتە دەرونیەکانی و خەمۆکی و قەلەقی و بێزاری و زەبری پاش فشار و کۆمەڵێک گرفتی زۆر بوومەتەوە لە ساتی پەروەردەکردن و بارهێنانی مناڵەکەمە ناتوانم بەو شێوازە دروستە باری بهێنم و گەشەی پێ بم بۆیە کۆمەڵێک ڕۆشن بەکارهێنم یانەوەتە دایک و باوکێکە بم کە ناتوانم بە جوانی پەروەردەیانکەمەوەتانە ڕێگا و ڕێوشێنی تونند و تیژانە بەکارهێنم بۆ پەروەردەکردنی مناڵەکەم و مناڵەکەش کاتێک کە گەورە بێبینێ باوکی بەچم ئەسات و کارەساتێکا ڕۆیشتوە کە سوکارەکەی چۆن لە دەزیاوە ئەو ڕووداوانیەتەوە بگیر ئەو کارەساتانە بۆچی ئەوەی کە باسەکرێت بۆچی گەلی کورد بەردەوام لە ژێر زوڵم و ستەمایە هەستی خۆ بە کەمزانی تا دروستە بێ وای لێکە وردە و دەلاری دەرونەکەی دابڕۆخێ و دابڕمە و تووشی گرفتی دەرونی بێ ئەگەر نا ئێمە ناتوانین ڕاستە خۆ لەسەر بۆ هێڵێکە لەسەر جینە کارەکە بەڵام شێوازە پەروەردەی و بارهێنانەکە و شێوازی مامەڵە و دروستەکەی ئێمە کە لەگەڵ مناڵەکان ناکرێت کاریگەری زۆری هەیە تەنانەت کێشەکە لێرەوەی ئەمە کوردستانە توژینەوەمان هەرچەندە خۆشببختانە هەندێک هەوڵ هەیە بۆی بتوانێت توژینەوە لەسەر نەوەی دووەم و سێم بکەین لەسەر نەوەی سێمیش ڕۆڵی هەیە کاریگەری هەیە یعنی قسە لەسەر نەوەی سێم چەنە کاریگەریمان هەیە لەسەر لە بابەتی زەبری دەرونیە بۆ زەبری دەرونی ئەمە بەس تەنها جەنگ نییە زەبری دەرونی جاری وا هەیە خراپ بەکارهێنانێک کە مەسەلەن تەحڕۆشێکی جنسیە یا خراپەکانێکی جستەیە لەلایەن کەسێکی ترەوە بۆیە ئەمە لەسەر جیلی سێمیش جارێ واز لە دووەم بێنە سێمیش کاری لەسەرەکرێەوە بۆ ئەمە لە سەرەتای توژینەوە سەرەتای بابەتێکی زانستی نوێیە کە دەری بخێن ئایا چەنە کاریگەری هەیە بەڵام گوتم تەنات جولی سێمیش ئەبینی ئەوانەی کە گرفتی دەرونیان هەیە دایک و باوکیان بەهۆی زەبرێکەوە ترۆمایەکی قورسەوە گرفتی دەرونیان هەیە نەوەی دووەم تأثیری تیەکە سێمیش احتیمالە ئێمە پێڵەن ثێرد جێنەرێشن و بەڕاستیانی ئەوەش گرنگە کاری لەسەر بکرێت چونکە تۆ بە بزانی کاتێک کە لەگەڵ نەوەی سێم تأثیر بکە ئەوێت تۆ جارێنەوەی یەکەم کە توش بۆ زۆر باشتر ڕوبەڕووی ببیتەوە هەموو دنیاشە لە هەموو دنیا دەروون دروستی ینی دەروون دروستی کە دەی مانگ ڕۆژی دەروون دروستی جیهانی بوو لە هەموو دنیاە زۆرترین بودجێ بۆ دابینەکرێت لە چاو هەموو بەشەکانی تری تەندروستی مرۆڤە بۆ وڵاتی شو کۆمریکا زیاترە لەو بودجێ کە دابینەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکانی شێرپەنجە بۆچی چونکە دەروون دروستی مرۆڤ تەسیرەکاتە سەر ئەوانی تر سەر خودی خۆی سەر چواردۆرەکەی و سەر کەسەکانی تر تا نەخۆشیە جەستەیەەکان یەکو مەعیدە و هەنا و نازام کۆڵۆنەوەمانە پەیوەندیان بە دەروون ئاڵۆزیەوە زۆر لەوانە بەڵێ تووشیەوەمانەکە توشبین کاکتۆرە ئەو شەڕێکی ئێستا لە ڕۆژاوای ڕۆدەدات و ڕۆژاوی پێوتێ و گلاوەکە تا چەند کاریگەری دەبێت لێرە لەوە بەتابە کە دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە تیڤەکانەوە کۆمەڵێک ڤیددیۆ یاخود مناڵ پیشانەیە کە بریندار و ئایا ئەمانە تا چەند کاریگەریان دەبێت نەک لەسەر خودی ئەو تاکانە خۆیان کە لە ناو شەڕەکەشان بۆ نمونە دەبینی کە تاکێکی ئەمە سریەم ڤیددیۆیانە ئەکات یاخود مناڵێکی ئێمە تا چەند کاریگەری دەبێت لەسەرەوان لە ڕووی دەرونیەوە خۆی کێشەکە ئێمەوەیە میدیای ئێمە میدیایکی زانستی و تایبەتمەند نییە بۆ بارانەکە کاری لەسەرەکان ینی هەر دیمەنێک دابەزێ هەر قسەیەک تەنانەت گفتارێکە لە میدیاوە دێتە دەرەوە کاریگەری دروستەکە لەسەر تاکەکان ڕاستە تۆ کەناڵێکت هەیە تایبەتە بە هەواڵ تایبەتە بە بارێکی هونەریە باتێک بەڵام کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی جیاوازە ئێمە سەیری هەموو یەکەین وەکو یەک سەیریشیەکەین و کاتێکی تایبەتمان نیە بڵێن مناڵەکان لە سەعات 8 بۆ سەیری بابەتێکە کە سەعات ئەوەنە سەرنجمەن هەواڵەکان ئێمە زۆربەی کەناڵەکان سەعات 8 ینی ئەمە بۆ کۆمەلگای ئێمە بە جیاوازتر بیرکاتەوەوانە ئەو میدیایەکی ڕاستە تایبەتمەندە بۆ بوارێک لە بوارەکان بۆ نمونە هەواڵیە هەمووی دابەزێنێ بەڵە کاریگەری زۆر دروستەکە لە چەند ڕۆیەکەوە بۆ گەورەکان لەواچە کاریگەریەکە تون نەبێت چونکە ئێمە لە بابەتی زەبری دەرونیا مرۆڤی گەورە بە پێوەی کە دەرکەوتۆ مرۆڤی گەورە بە سیرکردنی دیمەنی تونند و تیژانە کاریگەری گەورەی لەسەر دروست نابێت وەکو ئەوی تووشی زەبر ببێ بەڵام منداڵان بە بینینی کارەساتەکان بە ڤیدۆش ئەگەری توشبوونیان بە زەبری دەرونی هەیە وەکو ئەو وابێت لەناو کارەساتەکە ئابن بەڵام بۆ گەورەکان بۆ شێوەنە بەڵام گەورەکانە کاریگەری تر دروستەکە بەهاتیانانەوەمان بۆ دروستەکە کە خۆمان لە ڕابردوو گرفتێکمان هەبووە دووبارە دێتەوە زیهنی ئێمە
تووشی ئەومانەکە کە ئەو کە یادەوەری ناخۆشانە بێتەوە زیهێنمان و لەگەڵیشە تووشی فشاری دەرونیە بین بەتابێت کە تۆ بینی بەناحەق زوڵم لە تاکێکەکرێت کە ناکرێت بکرێەوە و تاکەش تۆ نیت ینی هەر کە سوکاری توێ هەر هاو نیشتمانی تو هاوزمانی توێ ئەبینی ئەمە واکە دووبارە ئەو هەموو زەبرە ناخۆش و گرفتە دەرونی بەتابێت لە کوردستانی باشوورەکە ئێمە هەمان بۆ بەدەست ڕژێمەگەلدۆیەکانی عراقەوە هەموویەتەوە یادەوەری و زیهن و هەستەکەی هەستی تونند و تیژ و تووڕێیت بۆ دروستە بۆیە بینی هەندێک کەس ئینفعالی زۆر توندەکان لە میدیاوە یان لە تۆڕە کۆمەڵایەتەکان و قسەی زۆر سیر و سەمەراکە و تەنانەت دوای لێکە ئەمە فشارێکی دەرونی دروستەکە بۆ ئێمە ینی ئێستا چ تاکێکی ئەم کۆمەلگای ئێمە هەیە فشاری لەسەر نەبێ بەهۆی ئەم گرفتەوە بەڕێز پسپۆڕێکی دەرونیە بێت چی بکرێت بۆی ئەم نەخۆشیە دەرونانە پەرە نەسێنێت چارەسەر بۆ ئەمانە بێت چی بێت خۆی ئەو دیمەنانی دابەزێنرێ بێ بزانرێکە هەندێک دیمەن هەیە بە سانسۆری بخە لەسەر بە هیچ شێوەدانە بەسێنرێ پارچە پارچەبوونی مرۆڤ و برینداربوون و کۆمەڵێک شێوازی مردنی حەسکە ناشرینە نابێت بێتە سەر شاشەکان بە تایبەت کە دیمەنێکی خوێناویە ئەوە نابێت پیشان بدرێ مناڵێکە بینێ مەزیانی بەڕاستی سا بۆ تەهید بۆتە ڕۆی پێشبڕکێ بکرێ کاممان ڕستپێ مناڵەکە بە ڕەشوڕوتی بە برێنداری بە بێزاری دابەزێنین ئەمە نابێت کەم بکرێتەوە وە لە کاتێک کە دابەزێت کە ئەزانی مناڵ خەوتووە قیچەکە لە هەواڵەکان 11 شەو 12 شەو تا ڕادێگە توێت و ئەمە دووبارەکرێنەوە هەندێکیان ئێمە لە درەنگتر دایابەزین وەک لەو لە دیمەڵام زیاتر مەرکە ناکەوێتە سەرشانی دایک و باوکە ئەبێ هۆشیارێکی ئەوەندەیان هەبێت کە نێڵن مناڵەکانیان سێری ئەم دیمەن و ڤیدیۆیانە بکەن خۆی بەشی یەکەمی دایک و باوکە بەڵام دایک و باوک ناتوانێت کۆنتڕۆلی مناڵەکەی بکە لەوەی کە خۆی حەزەکە سێری هەواڵەکان بکە ئەویش پێویستی پێ سێری هەواڵەکان بکە مناڵەکان هەر چۆنێک بچیان بم دیمەناناکەوێت کێشەکە واز بنە لە مەسەلەی تەلەڤیزۆن ئاساییە تا ڕادێک بەڵام مناڵەکە بەڵە سێری شتەکە دیمەنەکانی ئێستا ڕکلامێتە سەر شاشەکە بۆی ئێماڵین یەکەم ئەرک دایک و باوکە وەزمە دایک باوکێنەوە دایک باگەبێ وا لە مناڵەکەیکە لە کاتێک و لە ساتێکە سێری هەواڵەکانەکە سی شتێکەکە سێری نەکە بەڵام ئەم مناڵش حەقی هەیە ساعات هەشتی ئێوارەیە خۆشتی وارە مناڵ ناخوێنی هەشتی ئێوارە ئەبێ سێری بکە سی تەلەڤیزۆن بکات تۆی خێتە سەر هەواڵ باوک و دایکش حەقیانە پێویستەکە سیریکەن لەبەرەوە ئەو تێکگیرانە ڕووە ئەمە کە ئەڵم میدیا ئەرکیچە ئەگەر ناکی دایک و باوکە مناڵەکان دوور خەنەوە لەو کاتانە سێری و دیمەنانە نەکەن بەڵام وەکو میدیا گوتم لە کاتێک کە دایبەزێن کازان خەڵکێک مناڵ و کاتە نایبینێ و دیمەنانە نابینێ یا دیمەنە مەترسیدارنە پێویست ناکەن هیچ پێویستەکە ئەمە بیبینین بەڕاستی هەندێک دیمەن هەیە پێویست ناکە هەندێک کەس بیبینێ خۆمان نەزانین کە جەنگ ڕوویە کە کوشتن ڕوویایتە خۆش ینی خۆ لەوێ خەڵک بڵ نابەخشرێتەوە خەڵک لە خۆشییانی خەڵک ناڕەحەتیاشی بۆیە دیمەنەکان کورد کەم بکرێنەوە باسەکان باز بکرێنەوە لەگەڵوان هەمووی باز بکرێت چونکە پێویستە بە هۆشیاری هەیە لەو بابەتە بۆی هەمان شارەزاوین هەواڵەکان بە هەڵە نەیە لەگەڵ ئیشە چەندێک ئێمە ئەو دیمەنانە دابەزین پێویستمان بۆیە کۆمەڵگای خۆمان خاڵیکەینەوە دڵخۆشی پێ ببەخشینەوە ینی هەندێک دیمەنی تر هەندێک بابەتی تر دابەزێت کە مرۆڤ خۆی خاڵی کاتەوە ئەوەندە بێهیوە و تووشی بێهیوایی نەبین چەندێک ئێمە بێهیوا بینەوەی کە و کارەساتە نەڕوەدە تۆزێکیش ئومێد و هیوامە بۆ بگەڕێتەوە ینی هەندێک بابەت و بەرنامەژە بێت تێکەڵ بکرێ بەمە تۆ کە دە هەواڵدا بەزین هەردە هەواڵەکە هەمووی کێشە و گرفت دروستەکە بۆ تاکەکە پاشەشەم حوتم هەشتم دووسێ هەواڵ دڵخۆشکەری تیابێکەوە بکەم تۆزە ئارامین بۆ بێتەوە زۆر باش کاکتۆر وەک دەبینین کە لە کاتی جەنگەکانە زۆربەی فۆتۆگرافەرەکان وێنەگرەکان وێنێ و مناڵانە ئەگرن وێنێ و هاوڵاتیانە ئەگرن دەبینی کە مناڵێک هاوارەکە کامێرەکە دەخاتە سەرسەری ئەو مناڵە ئایا ئەو مناڵە لە ڕووی دەرونیەوە هیچ کاریگەرێکی لەسەر دروست نابێت کە لەم حاڵەیە و لەم کاتێ ئەوە بۆ شێوازە تەسویر بکرێت کە ئەو لە حاڵێکی دەرونێکی زۆر زۆر نائارام لە حاڵێکی زۆر خراپدا ئایا ئەم وێنەگرتنانش کاریگەری خراپیان نابێت لەسەر ئەم مناڵە بڵنیەوە بیما بینی زۆر جاریانی هەندێک کارەساتە بینی کە ڕووەدا اینی ئەگەر و مرۆڤی لەژێری کامێرەکەدار بچێ بەدەمیەوە بچێ چالاواتە ڕزگاری بێ لە گرفت ناڕەحەتێکە ڕزگاری بێ بەس من کەشمەسە کامێرەگرەکەنێکە ئاساییە وێنەگرێت کە بتوانێت وێنەکان تۆ مارکە هەمووی بگرێت چووکە و نایخاتە سەر شاشە توانێت پێشانگاکە پیشانی بەوە ئیسفادی لێکرە بۆ داهات و بۆی کە و کارەساتە بناسرێ ئەمە کێشە من بەس بۆکو ئەوەی تر بەڵە بەدڵنیەوە تەسیرەکە منە هەر ئەو مناڵ بۆ مناڵ ئێمە گەورەین کە من بێهێز بم بێتاقەت بم هاوار بکەم بناڵێنم خەڵک پێ ڕسم بکە و تەسیرم بگرێت و تەسیرا دەکاتە سەر من هەست بێتاقەت و بەزاریەکەم وەڕقیش لە دڵما چندێ بەرامبەر بەوانی تر من وەکو کارە کەرەستەیەک بەکارە هێنرێم وەکو بابەتێک بەکارە هێنرم بۆ پەیداکردنی بژێوی یا خودت بۆ خۆشی بینینی ئەوانی تر بەدڵنیەوە تەسیرەکاتە سەرتاکە بەس گوتم ئەم ئەتوانین هەردووشیان بە یەکەوە ئەنجام بین هەم ئەوەش بکەین هەمیش بتوانین بەدەم ئەو ناڕەحەتی قوربانیانەوە بچین چکەشی ڕۆژنامە و سەرەوەنیە دیمەنەکان بگوازن بەشێکی ترێ بێ هاوکاری بکە چکە و مرۆڤە زۆر باشە دکتۆر بۆ منە ترس لە جەنگ ترس لە بینینە و دیمەنانە شەرمکردن یا بە جۆری لە جۆرەکان شەوانە و ڕێنەکردن و خەوزڕان و خۆتەڕکردنی مناڵ ئەمانە لەبارە ئاڵۆزیە دەرونیەکەیە جارێکی دیکەش بۆ منە مناڵ بە جۆرێکی تر
تونند و تیژە بێ هەڵە چێلەوە چێ چەقۆ و یاریەکانی بەرامبەر بەوانی دیکە بەکارهێنێ کە جەنابەت وازان لە بەرنامەکانی تر ئاماژت بەوە کردووە کە کاریگەری زنجیرە دراما کۆریەکانە و کاتە کە مناڵێ چۆن نازان بند شتێکی وەکو خەنجەر یاشمشێ بە برادەرەکەی تریا کردووە. ئەم جەنگەیە ئەم دیمەن و وێنە و ڤیددیۆ تراژیدیانە کاریگەری لەسەر ئەم لایەنەی داڕوخانی مناڵ لە ڕووی دەرونیەوەی کە شەرمەکە ئەترسێ بەردەوام ڕێنەکە خەوی ئەزڕێیام ئەوەی کە ئیکاتە مرۆڤێکی تونند و تیژ خۆی کاریگەریەکانی زۆر زۆرە نەگەرێ مە سەنجمێنە کاریگەری لەسەر مناڵ و لەسەر گەورەیەکەم کاریگەری و مەترسیدارترینیانەوەی کە ئەفۆن مەترسیدان تونترین و بەربڵاوترینن ئەوەیە کە مناڵ تووشی ترسە بێ ئەوەی کە باست کە تورسی تیش ترس و تۆقینێکی زۆرە بێ بە هەر شتێک کە پەیوەندی هەبێ بە جەنگەوە جادەنگی بەرزە تارەیە شەڕە قیژەیە هاوارە بە هەر شتێک لەمانە تووشی گرفتە بێ و کۆی باست کرد مەسەلەن هەندێک مناڵ هەیە بەهۆی ئەوانێت شەوانە لەوە چێت بگەڕێتەوە دواوە مەسە میسکا بە خۆیان خەونی ناخۆش بینێ ڕاپ چڵەکە خەبەری ببێتەوە لە ترسێکی زۆرا بژی نەوێرە بە تەنیا بخەوێ ئەمانە وەکو هەر بەربڵاوترینیان ئەم ترس و تۆقینەی بۆ دروستە بێ و بەردەوام لە قەلەق و لە دڵڕاوکەیەژی ئەگەر جەنگێک ڕوو بە کە سوکایی لەدەست نایە تووشی گرفتێک نەبێ کاریگەری تری وەکو خەمۆکی و ئەوانەش مە هەر تووشەکە مناڵش تووشی خەمۆکیە بێت یانی هەندێک جار تووشی خەمۆکی بەگۆی هەموو چالاکی و هێز و توانەکانی داوەزێتە کاریگەری نابێت لەسەر لاوازکردنی پەروەردە و فێرکردنی هەموو چۆن تەسیریە بێت پاشان وەکو وت بە هەندێک حاڵەت هەیە ئەو دیمەنانە یەتەوە بیرەوە زۆر مەترسیدارە ینی ئەو پێڵە PTSD هەندێک جار مناڵ تووشەوە بێ هەر ببینین دیمەنەکان بەردەوام لە مێشکایەتی وەکو ڤیددیۆیەک لێگەدادەوە کە بینیوەتی چۆن ئەم مناڵە مەسەلەن دەستی پڕیوە قاچی پڕیوە یان مناڵە بە شێوازێکی ناشرین خوێنێک لە لاشەیە چۆڕێ ئەم دیمەنانە مناڵەکە کە ئیبینێتەوە دیێتەوە وەکو فلیمێک لێتە پێڵە فلاش باک هەندێک جار فلاش باکەی وەکو فلیم یەتەوە مێشکی یان هەر کاتێک کە سەی تەلەڤیزۆنەکەیەوە سێری شتێ بکە ئەو هەستی بۆ دروستە بێتەوە تووشی دڵڕاوکە و بێزاری بە تااقەتێکی زۆر زۆرە بێ کارەکاتە سەر ئاستی تەرکیزی بیرکردنەوەی تێڕوانینی هەستەکانی هەڵچوونەکانی زاگیرەی ئەمەشم جۆرێکی ترمان هەیە لە کاریگەری ئەوی جەناب دامەچە ئەویش گۆڕینی کەسیەتیە یعنی تەنانەت کارەکاتە سەرەوەی شخصیەتی ئێمە بگۆڕە مرۆڤ کە ئەڵێ نەمە کەسیەتی مرۆڤ کەسیەتی مرۆڤ شتێکی چەسپاوە کە مرۆڤ کۆمەڵێک تایبەتمەندی خودی خۆی هەیە کە پێی ئەناسرێتەوە بەڵام لەم کارە ساتانەیە دووسێ تەسیری سلبیە کاتە سەرمان ئەوش ئەوەی کە باست کرد مرۆڤی تونند و تیژ بارەهێنێ ئێستاکە ژیاننامەی سەدام و مۆسۆلۆنیە خوێنینەوە دەڵێن بە مناڵی سەدام زرخاڵەکەی این ئەوەی باوە پیارەکەی زۆر خراپ بوو لەگەڵیا مۆسۆلۆنیش باوەژنێکی زۆر دڵڕەقۆی هەبووە سەرنجام بنە بە یەکێ لە گەورە دیکتاتۆرەکانی مێشوکە تونند و تیژی لایەن وەکو ئەو خواتنەوە ئەو تونند و تیژێتیانە ئەبێت تایبەتمەندی کە ئەم بڵێن تایبەتمەندی یعنی لە منە چێندرا و بەردەوام لەگەڵمە ئەبێ و ئەمێنێتەوە وەکو ڕەزیلی بۆ تونند و تیژیش تیامە ئەمێنێت و تیامە چێندرا وەکو مناڵێک حەزی تونند و تیژیم تیا بێ و ئارەزوی تونند و تیژیم تیا بێت واکە من شخصیتم بگۆڕە بەڵە کاریگەری گەورە کاتە سەر گۆڕینی کەسیەتی مناڵەکە ڕاستە ئێستایی هەستی پێ ناکەی بەس بە ماوەیەکی دوورمەوە داوردە وردە هەستەکەی مرۆڤە تونند و تیژە ئەم مرۆڤە هەندێک فکری تایبەت و ئەم کاریگەریانە چارەسەریان هەیە لە ڕوو دەرونیا هەمویان هەموو ئەتوانین بڵێن حل و چارەسەری هەموو کێشە دەرونەکانی من بەهۆی کارەساتەکانەوە هەیە بەڵام هەرێکە لە ئاستی خۆی بە شێوازی خۆی و بە تەکنیکی خۆی بەڵام ئەم کاریگەرە دروستەکە جاری وا هەیە ئەمە ئەم کاریگەری کە کەسێتی گۆڕی زۆر مەترسیدارە بێ بەڕاستی ینی بگوتم ێستا دەرناکەێت دواتر دەرەکەیان لە مرۆڤ تونند و تیژە تونڕەوە یان بە پێچەوانەوە کەسێکی داما و خۆسی خۆ بەکەم زایانی تیا بنیاتەنە کە مرۆڤێکی بەردەوام لاواز و خۆ بەکەم زان بێ ئەمەش خراپتریەکە شخصیەتێک و کەسێتێکە بەڵام سەرنجام دکتۆر لە وڵاتێکا کە بەردەوام هێشتا قەتماغی ئەم برینە لاە چوارخوی پیا بکرێتەوە ئەم هەموو دیمەن و بۆمباران و کیمیایی و نازام ئێران و سووریا و بۆرما و ئەمانە بینین ئایا چارەسەرە دەرونیەکان وەکۆ لە شوێنەیەگرن ئەگە هەر بەردەوام ئێمە ئەمانە بەردەوام لەسەر شاشەی تیڤەکانمە ببین و بەردەوام زلهێزانی دنیا بەرامبەر بە سووریا عێراق ئێران کوردستان ئەم جەنگە دەرونیەیان بوون ئەم جەنگانە بەردەوام دووبارە بکەنەوە خۆی ئێمە بەردەوام برینەکانە کولێنینەوە ناتوانین ساڕێژیان بکەین ئێمە پێویستەکە ئەمە کاری دەوڵەتە حکوومەتەکە ساڕێژی برینەکان بکە بەسەر بەڕێک و پێکی بە جوانی پاشان ئەتوانێت ئەو دیمەنانەشمان پیشان باتەوە یادمان بخاتەوەوانە ناکرێتەوە مە ناتوانین نکۆڵی لەوە بکەین و فرامۆشی کەم لێن ئابێ و دیمەنان ئەبی توان هەرێ بینیت هەر توشتە بێ بەس گرنگەکە لێرە لەوەیە ئێمە بتوانین ساڕێژی ئەوانە بکەین چۆن ساڕێژی ئەو بابەت و گرفت و کێشانەکەین ئەمەی کەی باسیەکەین ئێمە گوکو پسپۆری دەرونی کاری لەسەرەکەین بەڵە زۆری سفاداکە سەر ڕایبوونی و درگرفت و ئەو کێشە و مەشاکیلانە زۆر سفاداکە ئێمە حاڵەتمان هەیە ئێستا 2019 من 2019 بینیومە کە تووشی گرفتی دەرونی بە لە 1970
بۆ هۆی میێبارانەکەەوە ئێستای بینین چارەسەر یەکەی نەیزانێت چارەسەر هەیە بەم شێوازە کاتوانە گرفتەکانی کەم کاتەوە چارەسەر بە دەرمانە چارەسەری دەرونی بە گفتوگۆ بە چارەسەری کۆمەڵایەتی زۆر کەسێت تەسەور ناکات تووشی خەمۆکێکی تند بۆ پاش ئەو کارەساتە زۆر ئەڵە من ئەمە چۆن تەحملەکەی تۆسی ئەوە نەساڵ ئەو گرفتە زۆر باشە بەڵێ ئیسفاداکە و چارەسەرەکان بەڵام چارەسەر گوتم جۆرە و جۆرە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر جعفەرمەر پسپۆڕی دەرونی و سپاس بۆ ڕێنمایی ڕوونکردنەوەکان بە ئومێدەوەی دایک و باوک ئینشاڵڵا سوودێ لەم زانیاری ڕێنمایی وەربگرن و بۆ شاشەی تیڤەکانیان بەردەوام ئاوەڵانەیە بەڕووی بینەر و مناڵەکانیانە زۆر سپاس. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.